وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیبێتەیە ئەو شەوە ئێمە شەنوکەوکردنە ئەوزاعێکە کە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەریکین ئەیوێنین. اتفاقێکی مەیمون و خاسە کە ئێمە ئمڕۆ ئەتوانین لە منویات و دەرونیاتە خەڵکە خۆمان ئاگادار بین. ئەگەر ئەو ساوایە و ئێمە مەجبور وهێنە بۆ خاترەوەی دوو کەس بوێنین ماڵ بە ماڵ بگەڕیاینا و لەگەڵە دوو سێ نەفەرە دەستوەیە خەبواینا ئێمڕۆ ئەتوانین بەهۆی مەوجگەل و شەپۆلگەلێک کە ئەیخەنەڕێ ئاگادار بین کە چۆن لەسەر کۆمەڵگایە ئێمە کار ئەکرێت و کێگەل خەریکن گەلە کۆمە ئەکەن لە واقعیەتە سەرزەمینیە مردمانە ئێمە. هەر بۆیە ئێمە ناچارین لەوەی کە وەختێ ڕوبەڕوویە ئەم مەسائلە ئەوینۆ نەزەراتە خۆمان لە چوارچێوەیە ئەم مەسائلە مەترەحکەین. پس ئەمە کارێکی خاسە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ئیمکانیان بە ئێمە داگە تا ئاگادار بین چۆن ئینسانگەلێکی بیرنەکەری ڕووکەشی تابعی جەمعی مێگەل ئەکەونە شوێنە ڕەوەندێک کە تیا خۆیان ئەوێننەوە. بزانە ئێمە لە سەروبەندێکین هەر کەسێ پێی خۆشە جۆری خۆی دەرکە و بەرچاوە خەڵکی کەوێ احترامێ بۆ خۆی دەستە بەرکە خەڵکی بیوێنی یان های های منیش هەم. بۆ یەک هەرزگاهێکە حاکمیەت و جەریانگە لە حاکمیەت شەپۆلی ئەخەنەڕێ فرە کەسە شەپۆل سەوارێکیش خۆی تێخا، کابرایە بازرگانیەکە، کابرایە بۆ پەیجە فەیسبووکیەکەی خۆی و پەیجە ئینستاگرامیەکەی خۆی تەبلیغەکە یا بیزنسێکی لۆکاڵی ها بەدەسۆ. بە هەر سوورەت هەر کەسێک و دەردێ گرفتارە و سوارە بەرمەوجێک ئەوێ کە دروست ئەوێ دەرنەتیجە بینەرە پەیجەکەی خۆی فرەکە. هەر لەو دەسە بگرن لەم مەوجانەی کە دەوڵەتە ئێرانیە ئانوسی ئەی خاتەڕێ تەحتە ناو زوانبازی و کوردبازی و دەمەقۆپانبازی و سنبول و سنبولە کوردبازی و ئەمانە هەر کامیان بۆ بیزنسگەل و شەخصیەتگەلە لۆکاڵی پارویە نانیان واتیە. ئەڵبەتە ئێمەش خۆ ئاگادارە مەسائلەکە هەین، ئەمما لەگرا کە اتفاقەوە ئەکەفێ وشک و تەڕیش بە یەک و ئەسووتێت جامعە تووشە بەرداشتە غەڵەت و خوێندنەوەی غەڵەت ئەبێ. بریا ئێمە ئەو ئیمکانەمان بوایە 100 ساڵە پێش بەمان توانە لە عالەمە بێخەبەریا کە لەم سەرزەمینە ئێمە اتفاق گەلە جۆرا و جۆر ئەکەوت وجودمان بوایە ئاگادار بوایەنە و نەمان هێشتایە ئەم اتفاقانە بەرەو ئەم ئاقارە بڕوە. هەر بۆیە من ئمڕۆ گوزەرا لەسەر سێ چوار مەوزوعەک بڵد و کریاگنۆ لە فەزای مەجازی و ورد و درس خۆی تێ هاڵاندگە و خۆی تێ خستگە. ئێوە لەسەر ماجەراکەی پەرتە و ئاگادار بوون کاورا لە توولە عمریا سێ کەلەمە بەیتە دەم یەکتری و حاڵی ناوێت بوو بە شاعرباز و کوردباز. ئەمانە مەسئلەیەک بنێ بەرە دەستیان ناتوانن حەلیکەن. من بۆ ئیسباتە ئەم قسە ورود ئەکەمە ناو داستانێک. پس سەرەتا ئەڕۆینە سەرە داستانە مەسعود بازی، ناسر بازی. ئەم مەوجگەلەی وا کەوتگە سەڕێ و مشەخەسە سەرەکانیان وا لە کوێە. من پێشووتر باس زوانم کرد بۆ ئەوانەی کە نازانن با بڕۆن فێر بوون و بزانن. ئەم ئێرانیانەی وا بە خۆیان ئێژن ئەقڵەبیەتە فارس و تەمام قدرەتیان لە زوانە فارسی
شعر و شاعریە شاعرێکی زۆر بەناو بانگیان هەست بەناوە ئەبولمەعانی عەبدولقادر بیدلە دەهلەوی. بیدلە دەهلەوی خەڵکە بەنگلادێشە، هیندیە، 260 ساڵە پێش مردگە. بیدلە دەهلەوی 4 مجەلەدە گەورە لە غەزەڵیات و قەسائیدی هەست. بیدلە دەهلەوی شاهکار ئەدەبیاتە فارسیە، شاهکار ئەدەبیاتە فارسیە، بە سەبکە هندی شعرێژێ. من دەنگەکانە شەفیعی کەتکەنیم هەست کە خواوە لووتکەیە غوو لە مەرتەبەیە ئاخرە ئەدەبیاتە فارسیە. یەک نەفەر لە ئێرانە فارسی بازە شعرباز زات ناکا خۆی با لە قەرەی بیدلە دەهلەوی. بۆ کەس زات ناکا خۆی با لە قەرەی بیدلە دەهلەوی؟ لەبەر خاتری ئەوەی کەس لە بیدلە دەهلەوی تێناگا. حتا ئەفغانیەکان کە تەلاش ئەکەن بیدل تەفسیر و تەئویلکەن، غەڵەت تەفسیر و تەئویلیەکەن. گەرەکیانە بیوەنە ناو شاخەیە عەرفان ناوێت، ئەخلیسکیەوە دەسیانەوە. ئیستە بۆ ئێرانیەکان بیدل باس ناکەن چون سابت یەکە ئەم زوانە ئەوان نییە. بۆ چون کەلەمات هەمان کەلەماتە، وەلێ وەختێ بیدل شعری پێئێژێت و جەهانەکەی بیدل ناناسیت. لەذا جەهانە عێرفانیە شیعەیە ڕشکە نییە خۆ شەمعوێت و چراوێت و داکات و داخزێت و گشتی تێبگا. حەج کەس لە بیدل تێ ناگا و میزانە بێسەوادیان بەرامبەر بە جەهانە ئەم زوانە دەرەخا. جا هەر کەسێ فرە فارسی بازە دانێ شعر بیدڵ بنێن بە بەرچاوی و دابێژن تەفسیری کە بە شەفیعیە کەتکەنیەوە کە من دەنگەکەیم هەست و خۆیشی ئێعترافەکە لیسانس و ئەدەبیات و دکتۆرای زوانە فارسی نافەهمی بیدل ئێژی چی. بۆ نافەهمێ؟ مەگەر ئەم کەلەماتە هەرە و کەلەماتە نییە. زولف و ئەگریجە و مژگان و چەشم و چەلیپاو، مەگەر ئەمانە هەمان کەلەمات نیەن؟ مەگەر هەمان کەلەمات نیەن کە ئەمانە ئەیزانن؟ ئەی بۆ لە بیدڵ حاڵی ناون؟ لەبەر خاتری ئەوەی کە بیدل لە نۆرمەکانت ترۆ قسە ئەکا، لە قەواعد و ئوسولێکی ترۆ قسە ئەکا کە فارس و ئەقڵەبیەت فارسە شیعە باز مەسنەوی باز نایزانیت. بیدڵە دەهلەوی فقط چەند قەسیدەی مەولانا ئەکاتە ناو توالەت. بۆ ئەو کەریمە سروش خۆی نادا لە بیدلە دەهلەوی؟ بۆ خاتری ئەوەی کە جەهانە بیدلە دەهلەوی تەکە جەهانە ئەمانە فەرقەکە، بۆی لێ تێناگەن. کەلەمات یەک کەلەماتەها لێ تێناگەن. بەم مقەدەمە ئێمە ورود ئەکەین بە داستانەکە با لە مەسعود مسەفا ئەو سەلامە جوولەکە دەست پێ بکەین. جەماعەتە توولە حیزبیە قازی محەممەد بازە قاسملو باز، جەماعەتە ڕۆژهەڵات بازە بەچکە حیزبیە کورد بازە دەمە قۆپان لە پێ. مەسعود مسەفا خراوتانی تەزانگەنە؟ مەسعود مسەفا سابتی کرد ئێوە جاشە بەعسن، سابتی کرد شێخ عەزەدینە حوسەینی ساواکیە، سابتی کرد قاسملو جاشە بەعسوگە، هەم جاشە ئێرانوگە. ئیستا قسێکتان پێ ناکرێ بەرامبەر بە مەسعود مسەفا؟ پێتان ناکرێ؟ بۆ لەبەرەوەی وانە ژێرە دەسیە؟ بۆ ناوێرن قسە بکەن هەڵویست بگرن؟ ئیستا مەسعود مسەفا بەرامبەر بە بەرژەوەندیەکانە دەوڵەتە ئێران قسە ئەکا،
ئەمە گەورەترین ئستدلالە ئێوە بوو هەر کەسێ باستانی ئەکرد ئەتوانودەوە تۆ لە بەرژەوەندی دەوڵەتە ئێران قسەکەی. ئیستا مەسعود مسەفا لە بەرژەوەندی دەوڵەتە ئێران قسەکە یانە؟ مەسعود مسەفا نۆکەرە ئێرانە یانە؟ مەگەر ئێوە داردەسە یەکێتی نیشتمانی نەبوون و حەملەتان نەئەکردە ببەخشن داردەسە پارتی نەون و حەملەتان ئەکردە یەکێتی نیشتمانی؟ ئام توولە حیزبی و نخبە و نخاڵی حیزبیە وا وەکو ئەنتەر لەم تەلەڤیزیۆنانە دیارن. ئیسا مەسعود بارزانی مەسعود مسەفا ئەو سەلامە جوولەکە چەکارەس جاشە یان نییە؟ ئەزانی من بۆ ئەمە ئەکۆرێنمەوە بۆ خاتری ئەوەی لە بیرتان نەچێ بێبەرودوان. بێبەرودووە ئەزانن یانی چی؟ ئێوە بێبەرودوان بێدایک و باوکن، حەیاتان نییە، شەرەفیشتان نییە. ئەگەر حەیا و شەرەفتان بوایە ڕۆژە ئەوەڵ وتم پێتان یەک و یەکتری ئێژن جاش لە قەبە گەولەی مەلا مسەفا بوو و ئیبراهیم ئەحمەد پێیەدا. ئیبراهیم ئەحمەدیش ئەیداوە مەلا مسەفا، جەلال ئەیداوە ئیدریس ئەیداوە جەلال، قاسملوو ئەیداوە مەلا مسەفا ئەیداوە قاسملوو، ئەیداوە قازی محەمەد. ئیستا گشتتان جاشە کەرێکن یەکێکن. زریکە چیتانە؟ مەسعود مسەفا درۆ ئەکا. ئەوەڵەن لەو بەشەی کە بەناوە فایلە دەنگی بڵاویان کردگەسەوە من کتێوەکە کەوتکە دەسم ئای نەچیروان بارزانی ئاگاداروە مامۆت بابەتی لە تاریخە پارتی دموکراتی کوردستانی عێراق حەزف کرد. یعنی ئەو بەشەی کە کریاگە بە دەنگ و من گوێم لێبوو مطلقاً مەسعود مسەفای برازای ئەو سەلامە جوولەکە مطلقاً باسە ئیدریس ناکە، دەرسوورەتێکە ئیدریس ڕەهبەرە قیادە موقەتە. وەلێ تەمامە ئەم قسانە ئاغا کرگێسی و بڕیارە ئاغا مەسعودە نە ئاغا ئیدریس. لەگرا فقط چهرەیە مەسعود دیارە. ئای نێچیروان مامۆت لەم بەشەی کە من گوێم لێبوو و بەرادرانە حیزبی دموکرات کردیانە بە فایلە دەنگی بە تەورە مطلق باوکتی لە تاریخ حەزف کردگە. بۆیە جارێک بڕۆ خاتراتم مامۆت بخوێنەوە بزانە مامۆت چۆن باوکتی حەزف کردگە لەم تاریخە. زاهرەن واسە و مهمترین نکتەی ئەم کتێوە ئەمەسە. ئەمە مهم نییە قاسملوو جاشە و بەعسیە، چون ئێوەیش نۆکەرە شابوون، چۆن ئێوەیش بەرساختەیە شان. ئیسا پژمان ئێژێ من چووم عەبدولکەریم قاسمم چاو پێکەوت لە مادەی سێیانە باسییان کردو حقوق ئەدەن بە کوردەکان. وتم دەوڵەتە ئێران نگەرانە. ئەمە یعنی چی؟ وتی من خۆم لە کوردستان بووگم، من دایکم کوردە. ئەولکەریم قاسم وتی و ئەوان حەقیان هەست کە بە حقوقە خۆیان بگەن. وتم کاکە یعنی چی؟ تۆ کارە وا بکەی ئێشێ ئێمەیش وا بکەین. بەڵام ئیسا پژمان ئێوە تەیار ئەکا بۆ شوڕەشە ئەیلوولتان. ئایە مەسعود مسەفا تۆ بۆچی هەرچی مانگە لە ناوەم دەفتەرە خاتراتە وتکتە گشتی مانگی جوولەکەس تشرین و تەمووز و کانون و بۆ ئێمە مانگمان نییە بیژنی؟ بۆ بە عەرەبیەکەی نایژیتی داڵگرکەوە قەی عیبریەکەیوە؟ ئایە مەسعود مسەفا هەرەو ئاغایە ئیسا پژمانە موساحبەیان تەکا کردگە لە پاریسا بەر لەوەی بمرێ.
ئەیوەنە ژێرە سوعال ژێ ئەسڵ قەرار نەگۆ خود مختاری بۆ کورد بگیرێت تۆ پێت وایە ئێمە ئەحمەقین شا ئەحمەق بوو ئەسڵحە بین بە مەلام مچە خود مختاری بگرێ کوردەکانە خۆمان چی کورد بابە ئێوە تەواوە عمرتان بنەجوولەکەی ئینتخاب بووگن بۆ نابودیە مەردەمە کورد بەناوە کورد بۆ نابودیە چەمکە کورد بەناوە کورد ئیسەر بۆ تێتان تێگیریاگە چارە مەسعود ناکەن بابا ئێوە مشتی درۆزنن تف لە خۆتان و تف لە مەرامتان و تف لە ئیمانتان بێشەرەفینە وا مەسعود وا لە پاڵت دەستانە پیاکتان تیانیە ئەها وەختە خۆی حەملەتان و ئێمە ئەکرد جمێنتان و ئێمە ئەدا بریا ئەوەنە پیاک واینا ئیستە لەسەر قاسملوتان و شێعزدینتان و کافواتان فیشەکێکتان لە مەسعوددایە ئادەی دەی تۆ وایتە پاڵت دەستیا خەریکی ماساوکردنی بێشەرەف تۆ فکرەکەی من باوەڕ ئەەکەم تۆ ئەویشە هەی ئاخر ڕۆژێک کاورای وتی تۆوین وە قازی مەحەمە مەکە لوتە ئەوەڕم وتم ڕۆڵە گیان بێسە لوتە ئەوانەی وا بڕیاگن لە بیمارستان بێنۆ کونە ڕۆڵە گیان تۆ سەحرا ڕوودی وە بەردەم تۆ لە هەولێرا تێت و ئەڕوا پیاکتانتیانیە لەو کۆیە وا وەکو مانگا ئەتان هەنێرن لە کێلەشینا ئەکوژرێن پیاکتانتیان نییە دانەیەکتان ئەوە شەهامەتی تیاوایە ئەوە ئەم کوردبازیە بەلای و مهم وایە ئەوە ئەم قاسیملو پێغەمبەری ئاشتێ بەلای و مهم وایە خۆی کردایەتە قوربانی ئینتەحارە کردایە بۆ ناکرد زریکە چیتانە چیقە چیتانە یعنی ئیستە فاسۆلیاکەتان لێ بیگیرێت چه غەڵەتێکەکەن چینێوە چیترن دەرنەتیجە من گوێمدا ئەو توڕە هاتەیوە مەسعود مەسەفا وتکێسی گشتی حەقیقەتە تو خۆت جاشە ئێرانی بەرساختەیە ئێرانی ئەوانیش بەرساختەی ئێرانن مەسعود دەوێت دەقیقە ناماژەیەکە کەمانە خۆشیان ئەسڵحە لە ئێرانی شەگرن ڕقابەت زاهریەکەن تا ئەم مردمە گرفتارکەن نەقەی یەکتریە دەیستە توولەکانە قاسملو پێتان بەری خوارد ئەوە مەسعود وا لە هەولێرە ئادرستانگەرەکە سەرێ ڕەش مەسیف سەلاحەددین دادەی بزانم ئادەی بزانم ئەوانەتانەوە ئێستا خەریکن جمێنەدەن لە گەوات کوڕ گەوادن لە بێشەرەف کوڕە بێشەرەفن لە توخمە نادرووسن بۆ چون پیاەکتانتیانیە دا سابتی کەن ئێوە ڕاز ئەکەن توخمە حرامزادە و سۆزانی نیەن ئادەی لەسەر قازی مەحەمەوتان و لەسەر ئەو یارۆ شێخەکەی مەهابادتان و لەسەر فواد مستەفا سوڵتانی ئەوە مەسعود مەسەفا وا لە سەری ڕەش وا لە مەسیڤە دادەی بزانم پیاگن کۆرە جەماعەتە گەڵ دڵپنە بۆگەنە تو لە حیزبی بەچکە سەپا پاسداران ئێوە وانەم حەددە ڕۆژێ لە دژێرە دەسە سپای پاسداران و مەسعود مەسەفا نانتان بۆ نەیەکەونە گیانی یەکتری ئیسا پژمان ئێژێت ڕادیۆ کوردستان کارە من بوو ڕادیۆ مەهاباد کارە من بوو ڕادیۆ تاران کارە من بوو ڕادیۆ کرماشان کارە من بوو ڕۆزنامەیە کوردستانە بەدرخانە پاریس کارە من بوو بە بوجەی شاوە ساواک بوو ئیستە بۆتان دەرکەوت بێشەرەفە کوڕە بێشەرەفینە وا هەرچیەکتان لەم سەرزەمینە کردگە بە بوجەیە یەهودە جیهانی بووگە بەر عەلەیهە مەردمە کورد ئێوە ئێرادەتان تیاوگە
ئێوە پیاگوگن چی جەمتانی کردگەسە دەوری یەکتری ئیمکاناتە دەوڵەتە ئێران نەوێت بێرمی دەگەکانە عیسا پژمانتان بۆ لێبام لە مساحبەگە لە مختلفا کە کردی دێ ئەو ئێژەیە قاسملو جاشە بەعسوگە ئەمانیش واشکەرای عاڵەم جاشە خۆمەینیون ماهرتکتان جاش نییە مەگەر ئەم شغڵە شەریفە شغڵە ئابا و ئەجدادیتان نییە بۆیە ئێمە پرسیمان کوا مەتنە ئینقلابیتان ئێوە ئەگەر بەرساختەگانە دەسە نەهاتگە لە ئەمنیەتی منتەقە نیەن ئێستا چه ئەتەفاقی کەفتەگە ئێژە شێعیزەدین ساواکیە پێتان بەری خوارد مهمترین نوکتەیە ئەم کتێوەکەوە بەرچاوە من کەوت بە دەردە نێچیروان بارزانی ئەخوا تا ئەو مەقتعی کە من خوێندگمەسەوە یعنی گوێم لێ بووگە ئەویش ئەوەسە نێچیروان بارزانی مەسعود مسەفا باوکتی حەزف کردگە باوکت هیچ نەقشێکی لەم کتێوانیە کولەن قارەمانەتی جەنابیانە و دائمەنیش بە فعل جەمع ئەخناوە خۆی ئەوە ئێمە یعنی خۆی متوجه بووی ئەم کتێوە نیاتە سیاسی ئەزەم خاتراتە و ئەم خاتراتە ئیدامەی تۆی تیانیە نێچیر بارزانی بابزانی نێچیر ئیدریس تۆی تیانیە جایسە بڕۆ بزانە باوکە بۆ سەکتەی قەلبی کرد کێ باوکتی سەکتە قەلبی دا لە تەمەنە 40 ساڵەگیە مامۆی خەزورە یا کەسێکی ترە ئەمە من بۆوت یاران ئەم جەماعەتە توولە حیزبیە بێبەرودوان ماس نییەوە دەمیانە و دیاروێ ئەمانە هەرە و فاحشەگانە تەلەڤیزیۆنەکەی 24 و ڕوودا و بەرنامەگە لە میدیایی پاراستنە پارتین ئەمانە ئەو توولە فاسدە بەچکە فاسدانن وا لە توولە عمریانە ئەجدادیشیان بەخۆفرۆشی هاتگە ئمڕۆیش وەکو عنتەر و فاحشە لە تەلەڤیزیۆنەکان و دەستگای پاراستنە ئەوانە کارەکەن بەر عەلەیهم مەردمە ئێمە لە ژێرە ناوە بارزانی بازی و مەلامچە بازی و حەلیم بازی و کورد بازیە ئیستە ئاغای مەسعود مسەفانیایە کاسەیان دابزانی نەو پیاگە هەن دادەی بزان نەمانیش تاریخە مشەشەعە ئەمانە ئەخەنە دەرۆ بە شەهامەت ئابێ شەرەف بۆ نانە حیزی ئەخۆی سەرە خسکەسە خوار دەیتر ئەمەیتر مقدساتت تۆ بوو تاریخە تۆ بوو نیشان ئەدان لە مەسعود جاشتر و کەسیفتری دەی بۆ خۆتەگری تاکە ئێم حیزە ئەکەی دا تۆزێ غیرەت لە خۆتان بۆ قمە خۆتان نیشان بن ئینسان بێژێ باوە ئێوە ئینسانای مهمێکن ئیستە کەوتنە لای پەکەکە ئیستە ئاغای مەسعود مسەفا تێتانی تێگیرانگە گشتتان چوبنە ژێرە چەترە پەکەکە ئەرێ خۆ یاران ئێوە دیتان ئەم فەزاتانە چاو پێکەوت ئەمانە نە ئەم مشتە بەرساختەیە فاحشە زادەن وا تەحتە ناوە توولە حیزبی کەوتبنە گیانە ئەم مەردمە ئەوە نیشە خیرەتیان بۆ خۆیان نییە ئەگەر ڕۆژە ئەوەڵ سەحرا ڕوودی هاتە ئەوێ و تۆ دانەیە کە تیاوەیە بترازیایە درۆی نەکردایە جەماعەتە بۆ گەنە جامانە باز کەس جورئەتی نەیەکرد دەستان بۆ بووە حیز و کوڕ حیزینە چیقەچیق زیاتر نەکەن لەمە ئەم فەزائشێ وەم پێلەقە جەمیکەی تۆ ئەنا ئەمانە نافەهمن وەزوانە فاخر تەکیانە قسە بکەی وەزوانە فاخر تەکیانە قسە بکەی فکرەکەن عەدەدێکن تۆخێکن
احترامیان ئەگری. احترام کەسێک بۆی دائەنرێت کە خۆی وەخۆی احترام بنێ. احترامتان و خۆتان بنیایە، درۆزن نەوایەنە، بێشەرەف نەوایەنە. ئەو قسانەی وا ئەیکەن لەسەر یا وەکو پیاک بوێسێنە. تا خەڵکیش ئەگەر مەرامەکەیشتان فرە بوو گەنوایە احترام قائل وایە بۆتان. بیوتای کاورا ڕازەکە. کاورا جاهلە، نادانە، وەلی بابەتە قسەیەکە ئیکا ڕازەکە. ئەها خەڵک من ئێژێ ئەمانە حیزبین و نازانن و بەو بەختن و چوزان و پیان نەگەیگە. دەیخۆیتر ئەمیانە پێگەیگە. دەیخۆتر ئیشە ئالەگرا بەربخواوە خیرەتیان. ئیتر ئالەگا نانە گەوادیان پێ نەخورێت. ئیتر ئالەگرا نەتوانێت لە کۆیە دانیشێت. نوێسیاگی وە دیارە کەیەوە. کەی وأما جديدا مەمکۆڵانە بە پەنجەیان دووبارە زێنک کردو. ئای مەمکۆڵانە بە پەنجە جدیدەن زێنک بوو گەسۆ با بنوارین بە داستانە مەمکۆڵانە بە پەنجە. ئەمە زاهرەن دەستاویزە حرەکەتە جەمعیە جەماعەتێک بیر نەکەرە مێگەلە لە پشتە ئەم جەریانە. خۆ ئەمە مەلایەکە. هەر کەسێ نەواری فیلمی هەیە، شتی ئەم کابرای هەیە، حرامە لە ماڵ تا داین گوێی لێ بگریت. قەت بوو. ببەخشن لەحزێک ئینتەرنسەکەی من کەم بوو. متاسفانە پلەی ناوێ عەجیبە. خوایان مەلا گرتمانی. عجب. وەختی خۆی ئەمە وتمان ئەمانە لە تاریفکردنەوەی ئەم چمکانەی وا بەکاری ئەوەن خۆ ئەپارێزن لەبەر خاترێەوەی گشتیانەکەونە ناو ئەم چمکانە. ئەم جەماعەتە حیزبیە گشتیان ئەزدەم بەرساختەی دەسەن هاتگە لە ئەمنیەتی دەوڵەتانە منتەقەن بۆ نابودکردنە ئومەتە کوردی وە چەمکە کورد. و من ئەمشەو تێمە سەرە ئەمە. ئەوە داستانە بیرەوەریەکانە مەسعود مسەفا بوو با کتاوەکەی بێتە دەربکەوێتە دەستمان بە وردی حتمما مەسائلێکی تریواتیە و حتمما ئیشی چاوێکی پیا بخشێنین و مەسائلێک بوێنین و نیاتە پشتە پەردەیە ئەم تاریخسازیە بوێنین. هەروواکە نۆشیروان مستەفا نووساگێسی حەمەی حاجی مەحموود نووساگێسی و تەواوی ئەوانەی کە فکرەکەن لە دروستکردنە تاریخێکە دەستیان بووگە خەریکە خاترە نووسینن. وأما ئەم فەزا کە ئیمڕۆ خەریکین تەعقیبی ئەکەین و سەرهەڵدانەوەی دووبارەیە ئاغای مەمکۆڵانە بە پەنجە داستانی وا لە پشتا تا بزانین ئاغای مەمکۆڵانە بە پەنجە وا سڕ بوو چۆن یەهۆ سەری دەرهاورد لە هێلکە دووبارە، چۆن یەهۆ دووبارە زیندوو کریاوە، بۆچی زیندوو کریا گەسۆ، بۆچی دووبارە ئاغای کۆتربازە خاڵبازە هەرچی بازە دووبارە زێنک بوو.
ئەوانەی شەوە فرە زریکە زریک بە دیارە ناسرە ڕەزازیەوەکەن ناسرە ڕەزازی و ئەمسالە ناسرە ڕەزازی وەکو کاورای سێگرێ فرە ئەکوڕوزیانەوە بوو پوڵ داوایان ئەکرد ساپۆرتمان کەن سیدیەکانمان کۆپی مەکەن بیسێنن جەماعەتە تەرەفدارە ناسرە ڕەزازی ئەمەم کۆڵانە بە پەنجە ئێوە ئەگەر پیاگ وایەنا کاوراتان ساپۆرت ئەکرد ئەوەنە نەکوڕوزێتەوە دیارە پوڵ تا جەماعەتە یەکێتی بیوەن لەسەر خوانە خەڵکە حەلیمە کوردستان لە دووکانە زەمینی پێبەن و ڤیلای پێبەن و بەرادەرانە سپاهە پاسداران لە ڕێگەی خانمی و تجارەتە نەفتی بۆ بخەنە ڕێ بۆ ئەگاتە وەختە ئەوەی کە گیرفانتان داتەکێنن کەستان نییە وەلێ وە مفتی مفتخوەرن گشتتان دێم ئاغا و ئاغایە سێگرێ هاوار یەکدەی و پوڵمان پێ بگەینن دەنگە ئێمە فقط وە دەردە ئەم زوانە ئەخوات وەکو ئیبراهیم تاتڵیس ناتوانین تورکی خوێنین دەنگە ئێمە وە دەردە فارسی ناخوات ئێمە ناوین و ئبی و داریوش ناوین و سدیقە تەعریف ناوین و شەهرامە نازری ناخوا مارکەتەکە و بازاڕەکەمان هەر ئێوەن ئێوەش گەرەکتان و بیان وەنە ناوە گەعدەی شەوانە و بیان کەنە مەزەی پای عەرەق و میوانیە شەوانە بگرن و 500 دلار خەنە گیرفانیان و درست هەم پەس لذا کارە ئێوەیش منافقانە است کارێکی بسیار منافقانە خەریکە نەکەن چون ئێوەش درۆزنن ئێوەش خەیلی درۆزنن هەر کەسێ نەواری هەیە فیلمی هەیە شتی ئەم کابرای هەیە حرامە لە ماڵتا داین گوێی لێ بگری دووشاری حرام بێ من تەوسێ بە مسلمانان و ئیمانداران خۆی بە مسلمان نەبێت جیاواز هەر هەمووی خەنە سەتری ئەشغاڵ بە وەڵڵا حرامە بە وەڵڵا ئەبێتە شەریکەکردن بێشی لە 2-3 ساڵ لەمە بەحسەبم دەسەر لە شەبەکەهای ئیجتیماعی چون ناویە بە مەمدەفعە ناسری ڕەزازی ڕسمەن ئیعلانی کردو ئەڵێیتم من مسلمان نیم واردی دینی یارسانی بووم بۆیە باشم چون 2-3 حەملەی شەدید ئەکا بە بیر و باوەڕی ئێوەی مسلمان ئەوڵەن مامۆسا کۆلکە مەلا تۆ کەرەکوێی تۆ چکارەی تۆ مشتەهدی تۆ لیژنەی فتوای تۆ ڕئیسە ئەوقافی تۆ قازی و القوزاتی تۆ چکارەی لە بڵنگۆی مزگەوتێکی کسکریاگە فڵانە لادیوە کێ تۆی ڕاستپاردگەم قسانە بکەی ئەمە نوکتەی ئەوڵ مردمە ئێمە مشکڵێکیان نییە تا ناسرە ڕەزازی لە دین هەڵگەڕیاوێت و ناسرە ڕەزازی پێشمەرگەی کۆمەڵە بووگە کۆمونیست بووگە مرتەد وگە وە مولحید وگە تۆ بۆ پیاگنەوەگی هەر لەو مۆقەم قسە بکەی ئەمە لەمە دوو تۆ ئەزانی ئەم قسانە لە کۆمەڵگای ئێمە ناخوا کارە شەریعەتیشە ناخوا و دینە ئیسلامیشە بە شەریعەت نهات کەسە ناو مردمە ئێمە بەڵکو بە تەریقەت هاتکە بەرادەرانە یارستانیش تەریقەتێکن لە دینە ئیسلام یارسان نەها ئەحلە حەقیە تەریقەتێکن لە تەشەیع یەهودی بازی و من ئەمە ئیستا سابت ئەەکەم ئیستا سابتی ئەەکەم کە ئەحلە حەقیە تەریقەتە وەکو ئەدەویە وەکو قادریە نەقشبەندیە تەریقەتن تەکی یەکتریشا ژن و ژنخوازیان هەست نا بڕ بووکەکانە قادریە و بووکەکانە نەقشبەندیە و بووکەکانە ئەدەویە و حەیدەریە بزانە لە ناو یەکتریە لە بەهائی و ئیزیدی و ئەحلە حەقیە ژن و ژنخوازیان کردگە یان نەیان کردگە ئیسە تۆ ئەم قسانە بۆ ئەکەی مامۆسا دین ئیسلام فقط لەگرا کەوت کەسە خەتەر کوێی دینە ئیسلام کەوت کەسە خەتەر ئێعتقادە بەخوا کەوت کەسە خەتەر چی لەگرا کەوت کەسە خەتەر تۆ هاتگی ئەم مشاقبی و شۆڤاریە ئەەکەی مامۆسا تۆ چکارەی کەی تۆ خۆم یارسانم ئیتر ئیبلاغم کرد ئەو شەوەوەتم من مسلمان نیم یارسانم من ئەگەر سەریشم لە ڕێتانە بچوود لە قسەی خۆم بازگەشت نەیرم
من فرە مردمە یاسان دوستێ منتەقەکە لەلای من وەکرد لە مەکە و مەدینە خۆشترە یعنی مەکە و مەدینە نییە ئەو عەرەبستانە چڵکنە پیسە وەلی ڕێژا و مەکە و مەدینە باسی ڕێژا و لە داهاتوە بوو لە مەکە و مەدینەی گشت کوردستان من لە کوردستانم شەڕکەم من شەڕکەم لەوە بۆگەردە ئەوەڵەن ئاغایە مەم کۆڵانە بە پەنجە تۆ هەم خۆتە تێ قوڵاند و بێ ئەوەی بزانی جا ئەگەر خەڵکی نەزانی و ئەزانێتە تۆ فرە دروست ئەم زوانە قسە ئەەکەی تۆ لە میشە خەریکی وە پاڵپیوەنیان ئەڕۆیتە بەرەو تەوەجۆکەی بوو تۆ حەکایەتە کاورای هەورامی وا گەرەکی و بەخێراتەنە کاورای فارس بکاوتی سەڵامە لێکم وە فارسی وە شامایی وە فارسی سەر و چەمەکانم وە فارسی ئەمە نوکتەی ئەوڵ نوکتەی دووەم مخالەفەتە تۆ و ئەو سپیونانەی وانە پشتسەرە تواوە و تەرەفدارە تۆن تەکە دینە ئیسلامە ئیشی لە نگاه شریعەتە دینە ئیسلام جەزمەندیشیە ئیعتقادی و تەعەسوبی بێت کە بەر ئەگرێ بە بیرکردنەوە پرسیارکردن و تەعەسوباتێک کە دین تێرێتی و پرسیار ئەکوژێ درسە مەم کۆڵانە بە پەنجە درسە دەی تۆ ئیستە مردمێک لە باوەشە دینێک دەرتێریت فڕێی ئەدەیتە باوەشە دینێکی تر یا مەزهەبێکی تر دێم کارە تۆ چییە ئەوەنگاردیزمە چییە ئەم کارە تۆ پێشکەوتوئیە تۆ لە دوگماتیزمێکە و خەڵکە خەیتە دوگماتیزمێکی تر ئیسە تۆ گەرەکتە کەعبە و کەربەلا بگۆڕی تۆ بێری بیخەیتە ڕێژا و تۆ بیخەی بەر لە تۆ فرە کەس کردگیانە سدیقە بۆرەکەی کردگیسی دەوڵەتە ئێرانی کردگیسی تەکیە ئاسەی براکە کردگیسی خاندانە ئاتەشبەگی کردگیسی خاندانە ئیبراهیمی کردگیسی خاندانە قادریە و نەقشبەندی کردگیانە ئیتر تۆی نەگەرەکە دێر هاتگی ئیسا گەرەکتە بڕۆی چی بکە گەرەکتە بڕۆی کۆڵام بخوێنی دەروێشانە و سۆفیانە کەم و ئیستا کڵامە خوێنی ئاغەگیان ئەم ئاوانگاردیزمە لێوێ وەتێتە دەر ئێمە قسەکان تا ئاخر گوێ ئەدەین و من شەنوکەوە ئەمە ئەەکەم تا ئێوە بزانن ئەمە کامە بازیە ئەمە بازیە تەنەوە ئەسازیە لە کوردەوار ئێمە ئەمە زیندووکردنەوەی ئرتجاعە ئەمە زیندووکردنەوەیە تەریقەتگە لە 250-300 ساڵەی ڕابردووە ئەو ئینشعاب و ئینشقاقەی وانە ناو مردمە ئێمە دروستیان کردگە تێمەسەری وەلێ با قسەکەی ئەم مەلا تا ئاخر گوێ بین تۆ سەرە بۆڕن نایتە دواوە عەرەبە چەپاڵ عەرەبە چەپاڵ عەرەب چەپەڵە وەلێ ئەم دینە یارسانە وا لە پیر بنیامین و پیر موسا و پیر داود و ئەوانە تێتە دەرەو گشتی ناوگەلی یەهودی چت قەشەنگێکە ئاغەگیان سلام شەڕکەم وەلی من کاری کەم تا ئەو ڕۆژێ منەمە نیەتڵم لەمە زیاتر ئیسلام لە ناو کوردا گەشە بکەین قەت باسم نەیەکرد لەیت ئەمڕا بە ناو ناویە بم جوان گوێم بۆ گرت چۆن نایەڵی ئیسلام لە ناو کوردا گەشەکە چۆن نایەڵیت ئیسلام چۆن لە ناو کوردا گەشە ئەکا بە شەریعەت بە قانونە دەرەکی بزانە ئیسلام عەدەمە سنخیەتی تەکی مردمە ئێمە لە شەریعەتایە یعنی ئەو دەستوراتی تێرێت ئێژێ ئەم دەستوراتە خوداوەندی خارج زەمان و مەکان وتکێسی تۆ بە خاتری ئەوەی ڕزگار بوویت ئێشێ ئاوا هەڵس و کەوتکەی تا لەگرا ڕزگار بووی و لەو دنیا ڕزگار بووی بەر لە ئیسلام جامعەی ئێمە توانی گەسی بێت و جامعە و تەمەدون یعنی ئوسول یعنی پرنسیپی بووگە قاعدە بەر سڵح بووگە ئاشتی بووگە نەشەڕ قەواعدە ڕەفتاری بووگە
شێوەی کردەکردنی بووگە کە پێی ئێژن نەریت. ئەوەی تەعارضی هەست تۆ دەرتێرێ لە شکڵ و ماهیەت خوات، گۆڕینی چۆنیەتی ژیانکردنە هەڵسوکەوتە تەکە خەڵکترا، تەکە کەسێ بەناوە میوانە، تەکە کەسێ بەناوە کەسێکە بازرگانی تەکاکەی، تەکێ کەسێکە بەناوی ژن و ژنخوازی تەکاکەی، تەکێ کەسێکە لە تەنیشتا ئەژی تۆ ئەمانە گشتی ئەگۆڕیت تێ ئێژی ئەمە فڕەبەم بەر ئەساسە شەریعەتە ئیسلامی ئیستە کتێو بکەمەوە بزانم ئیمام محەممەدی شافعی، ئیبن تەیمیە، ئەبوو حەنیفە چۆن ئێژێ من ڕەفتارکەم. ناسرە ڕەزازی هەر کەسێ لە ناو کۆمەلگای ئێمە شەریعەتی ڕەفتاری کردایە خەڵق قەیە کرد دووریە کرد لە خۆی، گولی لێ کرد. یعنی تۆ بڕوایەتە ناو ماڵێ کاورا ژنەکەی لە تۆ بشاردایەتەوە، ژنەکەی حەفدانە سەرپۆشی باە سەری، قامکی بکردایەتە ناوت دەمی، چاوە پێ نەکەوتایە، وەکو سەی خائین بیان وارڕێە تۆ، چەپ و ڕازوادارتی کردایە دەستنوێژ بگری، هەڵسایتا بیوتای ئەلحەمدولیلا، دانیشتایتا بیوتای ماشاءڵڵا، کەس ڕوویە ماڵی، ئیمڕۆیشی لەگەڵاوێ کەس ناڕواتە ماڵی. ڕەفتار ئیجتیماعی و زندگی کوردیە ئێمە شەرعە ئیسلام تەنزیمی نەکردبە. باوەڕگە لە دینیە مەردمە ئێمە باوەڕگە لە معنەوی خۆیان بووگە، ئەویش هیچ مقاومەتێکیان لە بەرامبەریان نەکردبە، چون هیچ مشکڵێکی بۆیان دروست نەکردبە. مشکڵ لەکوێ دروست بوو؟ مشکڵ لە هاوردنە دەسەڵات تحت ناو قانون دروست بوو. بهر وسان دهات يعني أن هذا بس من بوظيفة خومي زلمة حماية الدفاع للإسلام ولا مصوبة إما افتخار بن إسلام وكي افتخار بخوش مؤكم بكل كي ساخ كإنسان كي خيانة كان نبوم لجيان وبقلوا بن اجتماع منو بإسلام كيشمو بدينة كيشم أو نبوم حتى خيانة منكروا نبى دينة كم خيانة أقربوا بكم كاربوم كارم كم بكوا ولا شو خيانة بينكروا كم كاربوم بري والله لسر كم كاري أو سجود جانو مكيشدو لقيامة كم كاربوم كارم كم بوكن نم كان الجيان ما تمام بوم دخل بوم لأصلا لا صار بوم نسبة لهم إسلاما مجال فراهم بوم نمتواني زيادة كاري بوكن بري والله لما يا كاملا بخل عزة كم كوما ناوكن شن حملة بقى غمرة كمان كان شن مدينة برسول الله تيها بلا إيمو خوشويس اللي باوكو دايك من لباوكو دايك ما إما هاتون إيه وهاتون بو إربا توصياتي في غمر هاتون بو إربا إنما توصياتي خو من هاتون في غمر وإما يفير كل هاتون بو إربا حملة بمدينة أكاشون في غمر تيها حملة بمكة أكاشون بيت الله تيها حملة بجدة وبالرياض ناك كبايتختي على مسالم حملة بودو شهرنا حملة بوت ورمزي مسلمانانا كاد خراب خد مختاري ما نقول بغني ساعة كم دسي جو بجو عند مدينة كيش من وبعين وبمسلمانتي وهموش تكمل ثانية أخو أخوي تعالى عقيبتي لنا لا كما قولي تعالى كلمنا الله أمانة شابلنو بيسن زشت إنسان حمله كما قولي بلا شابلو بيسن عرب عندنا أخوانا عجين ولاتي كي وش كلا عصا أو هواي وكلا يمنية سكي سبيها مش اللي بريانا لدورو لكيكي فيه بديانا إما اللي باسك ما نعم خايكي منا صالة بك يتمر المقروني بتاعنا حدرناك وهم بيجي وقت هالجني لا وقت زاني شنو ولا اللي باسك حل دورو أم كلاسي منا بدورو سيروش كنت بيجو والله ما موسى تۆ درۆزنی، مشاغبی، خوێڕیت. ئەزانی بۆ مامۆسا، ئەزانی بۆ ئەگەر ئەو ئێعتقادم مەردمە پێویستی نایە کە تۆ بشیڕێنی لە پشتە بڕۆمەوەی مزگەوتە. ئەگەر تۆ فتوادەری ناسر ڕەزازی ئەیژێ ئەگەر قەرارە ماستگیرن هەرانچە دەر شار هەستگیرند. ئەگەر قەرارە تۆ حکمە فەساد بەر ئەساسە شەریعەتە ئیسلامی بدەی کە من نازانم بە کام دەستگایە و گەرەکتە بدەی لە دەوڵەتە ئێرانی تو تا کارمەندانی ڕێز و دروشتی تۆ ئیشف حکم فتوا بدەی. مامۆسا لە ناو ئەم فەسادە لە یەکتەنریاگە لە ناو جامعە تۆ مەلاکانی وەکو تو سکوتیان کردگە. مامۆسا بەرامبەر بە ئیسلامەکەت و بە شەرعەکەیش درۆ ئەەکەی لە خۆ درۆزنتر نیەی.
ئەنا تۆ لە فرەجێگەیەکان مەشیایە ورودە کردایە مامۆسا ورودە نەکرد چون درۆزنی چون شۆفاری چون ئەگەر ئەم دینە وا تۆ ئێژیتی قوڵۆ بووگەسۆ ناوە ناخە ئەم مردمە تفیان لە کاورە ئەکرد و کاورە جورئەتی نەبوو قسەی وا بکە و تۆ ئەم گۆمتە نە ئەشەڵەقاند و تۆ نە ئەبوایە ئاوا بەرخوردە کردایە بە تۆشی کاورە ئەبێ بەچی ئیسە تۆ لە تەشەنەکردنە ئەحلە حەقیە ئەترسی تۆ ئەگەر بۆ جیفەی دنیا بۆ دەرکەوتن بۆ دروستکردنە جەدەلێ وا تۆ ناوی پێپەیا بکەیت و نیاتە دەوڵەتە ئێرانی دەربکەوێ قسەیەتر نەو بیکەی لە منبەرە ئەو مزگەوتە تابێ مەحسوڵاتە ناسرە ڕەزازی حرام کەی دەی تۆ ئەگەر حرامە ئەکرد وەختی ئەو ئەیود مەم کۆڵانە بە پەنجە سەرگۆ ناو بە لێو ئەگرم مەم کۆڵانە بە پەنجە دەی خۆل لەگرا ئەمە لە شەنیعە دەستبازی وە گەمەکردنی هاوردووە ناوە ئەوام هەر ئەو وەختە ئەوت حرامە بۆ ئەو وەختە جورئەتە نەکرد بێژی حرامە ها ئاغای مامۆسا ئەو تبقە ئەم شەرعە تۆ فسق و فجور بڵاو ئەکاتۆ بۆ هەر ئەو وەختە جورئەتە نەکرد بیدێ چون زاتە نییە چون مردمەکە تفتەیەکە چون مردمەکە قبوڵی ناکە چون مردمەکە نێوی لە کرد کفرەتیەدا دەرەوە دێ ئەمە دینداریە تۆ ئەیکەی منافق ئەمە دینداریە تۆ ئەیکەی ئیسە تۆ بۆ کاوراگیر هاوردگە و ناوی پێ ئەدەی منام لێوانەکە مشەخەسە چی پێوەیە حەملە بەواکە ودواء وحملاك بإسلام الله إلا يمر ولا شر من لشغل إسلام هذا من عبارته أصل جيت أسف أبو جناب الشر تري شكر باقي متلقيش اللواء كل هنا قناعات وين مشار كل هنا إسلام توشر ولا قال يا ناكلت أو متركي لوي كمي هاورد جزء افتخارات توس گیرم ناصر الرزازی لنا و ئەم حیزبانە گیرم خۆی و حیزبەکان کوردایەتیان کردگە ئەمەی کە ناسر ڕەزازی شکستی خواردگە بەدەستە دەوڵەتە ئێرانۆ ئەمە فەزڵە تۆس ئەرێ مامۆسا دەی ئەگەر تۆ ئەزانی ئەمە شکست ئەخوا بۆچی تێی مشاقب لە پشت مینبەرێکۆ لە لادەیەکی تەدلی دیاگۆ ئەگەر تۆ نەگەرەکە خۆ دەرخەی و مەئمور نییە ئەم کارە بکەی بۆ خۆت دەرەخەی و قسەی واکەی بزانە ئێوە فقط گەرەکتانە ناسرە ڕەزازی بێرنە ناو بازاڕ و دووبارە و ئەحلە حەق بازیە ئێوە نیەتتان هەست لەم کارە بابزانی هیچ مشکێ هیچ پشیلەیە مەحزە ڕزوای خوام مشک ناگرێ حاڵت بوو مامۆسا ئەنا تو تا دوێکە معلوم نەوگە ماکسیمیلیانی ئەسحابە کەعفی وایتە کوێ دیار نەوگی ئەم گشتە فەسادە لەم سەرزەمینە کریا تو دیار نییە تێ هەڵدریاک چۆن ئیستە دەرکەوتگی ئەمە نوری ئیلاهیە يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون ئاک والله بابە ناوەڕاستی کەمرتە هەی ئەتۆ لەم ئاەتانتە بۆ وەختێنە ئەو دوا پزیشکەکە لە ئیبراهیمە ئاوا هەرچی ژنی لادێکە و ئاوسی کرد ها بۆ ئەو وەختە نەهاتی بانگێکی ناوەخت بەیبێژی ئەیوهە الناس تەجاوز کریا بە ورد و درزە ژنە ئاواگیە پزیشکێ کردی بێ شەرەف بۆ دیارنەوە خۆ هەر من قسەم کرد لەسەری ئیستا چۆن ناسر ڕەزازی لە مکالمەی تەلەفۆنیەکە قسەی کردگەوە تۆ گەی وەلێ سکسەکانە پزیشکەکەی ئیبراهیم ئاوای لای دیواندەرەوە تۆ نەگەی وا ورد و درس ژنێکە چووە ئەوێ بوو بە عنوانە نەخۆش ئەم دەسی پیاکی شاو تەجاوزی پێکرد مامۆسا ئەمە نوری خوایە مەم چرا خوا هەڵی کردو بەشەر هەڵی نەکردو چرای بەشەر نەتوانی بکوژێنیتەوە وەلە چرایەکی خوای تەبارەکە وەتەعالا هەڵی کردو ناتوانێ ئەبێ سێ توانە
دەیتر چرایە کە خوای تەبارەک و تەعالا هەڵی کردە ناکوژی تۆ دێ تۆ غەڵەت ئەەکەی ئەم قسانەکەی ئەگەر تۆ نەوەگەرە کە سابەتی بکەی ئەم دەسەڵاتی تۆ مزگەوتەوە ئەو قافە و حکوومەتە و مکەبیرەس و ئیجبارە مەگەر تۆ نایژێ ئەمە دەسەڵاتە ئیلاهیە کەس ناتوانێ بڕوا بە گژیا ئەی تۆ چکارێتی قساکەی تۆ کێتی قساکەی مامۆسا تۆ ئەگەر لە ڕۆژە ئەوەڵ و لە بەرامبەرە هەرچی فەسادە بوێسیایتە باوەڕ کە بە میترەکەی شەریعەتی ئیسلام تۆ من پێتەم ئافرین ڕاز ئەەکەی ئافرین تۆ هەل لە ڕۆژە ئەوەڵ و ڕاستە کرد ئەها ئیستا حیزبیەکانم دابەر ئەو سیفاتەی وا لایقیان بوو ئەزانی بۆ مامۆسا چون ئەمانە درۆزنن ئەمانە لای ئێمە کوردبازی ئەکەن قاسم لووتیان چاومانی دەرهاوردگە لە وەختێکی شاوا زۆرداری قسەوە قاسم لووتیان ئەکا پیاگیانتیان نییە دفاع لە خوێنەکەی قاسم لووتی بکەن تەوەجۆ ئەەکەی مامۆسا ئەگەر دانەیە دموکراتی بە هەر میزان دواکەوتە گوایە جاهل وایە بەرامبەر بە حوبێ کە بە قاسملوو بووی ڕاست وایە و ئەو ڕۆژانەی وا سەحرا ڕوودی بە خیابانەکانە هەرێم و ئەهات و ئەچوو هەر نەیشتی کوشتایە تەلاشی کردایە بیکوژێ بابیان کوشتایە من ئەموو ڕازەکەن دوو پیاگیشیان واتیە ئیستا چۆن دامە بەرە قسە چون پیاگیانتیان نییە توش درۆ ئەەکەی ئەگەر تۆ لە ڕۆژی ئەوەڵ بە شەرعە ئیسلامە لە هەر کوێیەکە فەساد بوایە بەر ئەساسە شەرعە ئیسلامە حزور و پەیاکردایە ئەموو ڕازەکەی نەڕازەکەی تۆ ڕاز ئەەکەی تۆ حەدە ئەقەل لەم ئیسلامیەتیە وا هەڵەگر کە ڕازەکەی مشاغە بە درۆزن مشاغە بە درۆزن من دەری تێرم تۆ و هەدەفت تۆ لەم کارە چییە و بۆ ناسر ڕەزازی و ئەحلە حەقیە بەرزۆکەی تۆ بۆ دەوڵەتە ئێران کاری چییە بە ئێوە الآلي وفليت وأنا بقول ولا تواني الرجل ليه كوجاني تودني عملية تاريخ أبدا إمكاني ليه شو فاصلي فوق العادة زونا بشد لجاني دسترسين هذا بنقول بالرجل عندكم بوميكي هستيم وحوالم كاتو بخد من بالفجر قبي خات خوارو بزر قبي خات خوارو بزر خويا وخوالة تفخ يستونا وشاي خوات اللي خوشي دبي بمشي وكحمداء كاتفاد عيني يارساني وهو من بحر حل ومن دوام دوساني يم بو أم خالد هركس النواري فيلمي هيا شتي أم كابلاي هيا حرام لمالتا دايمي ئەی ئەوسا حرام نەو مامۆسا ئەوسا حرام نەو چۆن ئیستا حرام بووگە ئەوسا دا حکومە ئیسلامیەکەی بێنە چۆن ئەوسا ئەم تەرب و هەڵخستن و داخستنە حرام نەو ئیستا حرامە بۆ ئیستا ئەنتەرمان هەر ناسر ڕەزازیە ئەی ئەوانەی پاڵە دەسە ئەوانەی وانە پاڵە دەستان لە بانە و مەریوان و لە کرماشان و ئەوانە چی ئەوانەشە متربن فاسدن حرامن ئەوانە چی مامۆسا بۆ منافقی بۆ زاتنی قسە بکەی ئەترسی لە خەڵکی پس تۆ لەگرا لەسەر حکومەکە ڕاز نەبی درۆزنیت و ئەمە بەر ئەساس ئەوەی کە تۆ ئیسلامە هات کەسە ئێش نییە مامۆسا تۆ مەئمورتیان کردەم قسانە بکەی تا مەم کۆڵانە بە پەنجە بە ئاڵۆزێنیت اتفاقا بووی تۆ باعەسە ئەوەی کە هەم جمێن و دینەکەی شێبەن هەموو مقدسات دینەکە چون هیچ دلیلێکی دروست حساوی نەهاوردۆ و درۆزن و منافق بوویت و ئیستا گوێ بگرن لە قسەکانە ئای مەم کۆڵانە بە پەنجە ئای مەم کۆڵانە بە پەنجە دووبارە هاتۆ دووبارە پەیایی بوو خەڵکی بە شەرەفی کوردی سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک من ماوەیەکی پێش لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئینترنێت بەداخەوە مەلایەکی خەڵکی بانە بە نێوی مەلا ساڵحی دەمامە کە نوێژی جومعەی دەرەوەی شاری بەدەستە لە ڤیدیۆیەکدا
کارم بەوە نییە کە باسی زۆر دەکات بەڵام دێتە سەر من ئەڵێ ئەوەی بێ ئەخلاقیە و ئەوەی تەلارە و ئەوەی نازانم لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئێوە قونبادانە ئەم گۆرانی بێژە دروستی کردووە. من ئەمە نەبیست ئەڵبەتای مەم کۆڵانە بە پەنجە فیلمە کاملی منە دیگە وەلێ لەم تیکە من بڵاوم کردووەم قسانەی نەکرد وتی تۆ دوژمنایەتی تەکە ئیسلامەکەی وەوتکتە دوژمنایەتی ئەەکەی گەرەکتە مەکە و مەدینە بگۆزی تۆ بیوەیتە ڕێژاو تۆ وادوتکە دەنگەکەی شتیان لێدا بەسۆ لەگا خەریکی گزارشێکی غەڵەت ئەدەی قەت لە خەڵکی کورد پرسیارەکەم قون بادان و ئەوانە مشکلەی مامۆسا نییە چون لە تۆ نزیکتر فرە کەسێ بوو فرە کەسێ وا لە دەور و بەریا خەریکن و ئەمرە مقەدەسە ئەم کارە جێبەجێ ئەکەن ئایە ناسرە ڕەزازی من ئەوانەم دروست کردووە یا من خزمەتی نەتەوەی کوردم کردووە باشە من خزمەتە نەتەوەی کورد چه شکلیە خزمەتە نەتەوەی کورد چه شکلیە ئای مەم کۆڵانە بە پەنجە خزمەتە نەتەوەی کوردکردن چه شکلیە ئەمە سەواتۆ هاتی ئێمە لە بیبیسیا کردە ئێرانی ئەمە سەواتۆ سەر وقمە ئەگرن باسە تاریخ ئەەکەیت و باسە خێڵە ساسان ئەەکەیت و باسە هەورامی بوون و گۆرانبوونە ساسانیەکان ئەەکەی ئایێ مەم کۆڵانە بە پەنجە ئەمە سەواتۆ ئیستە بووگی بە یاری دەر پاسگاریە یەکتری یەکەنتەکە هەنە مەلا ئەدێکتان زدە ئیسلامبازی دەرتێرن و ئەدێکتان ئیسلامبازی دەرتێرن گەمەکە خۆشەکەن کامە خزمەتە کردگە گۆرانی وێژی داخەلاقیەتێکە لە گۆرانیەکە تا بێرە تۆ سەبکێکی ترە هاوردوێت دەی تۆ کارە فەقەت خوێندنەوەی گۆرانیە فولکلۆرەکان وگە مەگەر وانیە بێجگە لە یەک و دوودانە گۆرانی ئەنتەریات مینا خانم مینا و بەسم مینا و ڕابە هەستە و دەستە مینا و ڕابە هەستە و شتێکی ترە هەست مەگەر سەبکە هونەریت هەست تەرانە سۆرای عەجیبێکی چیت کردگە ساڵە 57 یە ئتفاقێ کەوت ئیدەیە لۆتیش وا ئێوە ون پێوە پێچیان چیت بکردایە ئێوە نەبوو جەماعەتە گۆرانی بێژە پایتەخت گشتی دەرچوون ئینقلاب ئیسلامی بوو ئەتۆش مترە بوو چاوش و جێگە نەوتیە مەگەر تۆ نەدوت لە تەلەڤیزیۆنەکەی پێکاکا بەڕاستی هونەرمەند ناوێ حیزبی وێ کەچی حیزبی شویت لالکێکا پولیان پێت ئەدا ئەوگرت تەکە کاورای سێگریا کاورای کەلهڕستان بازە سێگرێ دەی تۆ چۆن ئیستە هۆنەرمەنی گۆرانی وێژی وە مەزهەبی و دینیشی تۆ چۆن ئەرجەحیەتە دینێکی تر و مەسهەبێکی تر دەی بەسەر مەسهەبێکی ترە مەگەر تۆ نەدەوت بەڕاستی و هونەرمەندوی شکش کەسی حەزی پێ بکە خزمەتی کوردە کردگە وە چی خزمەتی کوردە کردگە من ناڵم هەموو مەلاکانی کوردستان باشە ئەم مەلاگەلەکە ئاوها ئەوەندە زمانیان درێژە بۆچی ناچن بەرامبەر بە سوو خواردن لە نوێژی جمعەدا قسە بکەن باشە لە قورعاندا هەیە بڕۆن چاوی لێ بکەن 70 جار لەگەڵ دایکی خۆت زینا بکەی باشترە لەوەی کە سوخۆر بی ئەی تۆ بۆچی ناچی بەرامبەر بە گەندەڵی و فاسدیە حکوومەتە حەلیم قسە بکەی ئەی تۆ بۆچی ناچی بێژی کاکە ئەمە حەق من نییە من لەگراتی کە زەمینم پێبەن و تجارەتن نەوت بکەم و نەوتە ئەم مردمە قاچاقکەم تەکە سپای پازدەهرانە بیخۆێنێت و بۆ قسانە ناکەی ئەی تۆ بە ناوی کوردبازیەوە بۆ پاڵە داگەسە و حکوومەتە حەلیم خەریکە ئەو مردمە هار ئەکا و فاسدی ئەکا دەم و داخسکە ها ئاغەیان دەی تۆ کوردبازی تو خزمەتە فرەوەم کوردە کردگە
ئەی بۆ ئیسە تۆ دەمە داخستکە و بەرامبەر بە حکوومەتە حەلیم پیاگنی قسە بکەی؟ تۆ چیەکەی وە سەرانەی پیری تۆ لە دووکان و پاڵە داگەسەوە؟ وا کاورا خەڵکە سلێمانیە جێ ناوێت تۆ لە سلێمانی نەڕووی گەسەوە وە لێ تۆیان برگەسەوە لەوێ داتیان نیاگە و زەمینیان پێ داگە و ڕاند ئەخۆیت و خزمەتە کوردم کردگە. ئەی تۆ بۆ نایبێژی ئەم کوردبازیە گشتی درۆست؟ لە ئیسلامدا ئەڵێ کچ وەختێ مێردەکاتیان کوڕ وەختێک ژندێنێ ئاڵتوونەکەی 19 مسقاڵە. درۆکەی هەم خۆتە تێ قوڵتان تۆ چکارەی؟ تۆ مفتیت، تۆ مەرجع تەقلیدی، تۆ ئیمام محەممەد شافعیت، تۆ چ کارەی؟ لە ئیسلامە لەکوێژی ئیسلام؟ ئەوڵەن ئەمە ئیسلام نیە و دروست وەکاری بووە. تۆ خەریکی بەرداشتە ئیمام محەممەد شافعی ئەحیانەن ئێشێ لە مەتن قورعان بێژیت ئەمە ئیسلامە. ئەخ بابگیان شتێ نازانی بۆ خۆتی تێ قوڵتێنی. بۆ کردوتانە بە 500 مسقال 500 سکە وای ئەمە ئەزانی بۆ کراوە ناسر الڕەزازی، ئەزانی بۆ کراوە ناسر الڕەزازی جەماعەتە ئێرانی وێسیاگن و دیارە ئەوەی کە بزانن لەکوێ جنایەتی ئەوێ بۆڵدیەوەکەنەوە بیکەن بە متاڵەباتە مەردم. دوێ کە وەحشیەک ژنەکەی خۆی سەر بڕیگە سەرەکەی گرکەسەوە دەسەوە لە ناوە خیابان. خۆ کەسێکیش نایژێ ئێمە ئێشێ بێن بڕێن لە یاسا دەستکاری بکەین ژن سەری ڕوتۆ کاتەوە. دێکاکە بۆ وێسیاگی لە یاسا دەستگاریکەی سەرە خۆت ڕوتۆکەرەوە مەگەر ئێوە گشتتان سەر ڕوت ناکەنەوە، مەگەر ئێوە ئەزدواجە سفید ناکەن، مەگەر ئێوە خۆتان نەهاتن شەوە بووکێتیتان لە بین برد و های منتان لە بین برد، مەگەر ئێوە نەون لە ئێرانە ویدۆ قەدەغەن بوو لە بینتان برد ئەوەنە ویدۆتان سند، مەگەر ئێوە نەبوون ماهوارە قەدەغەن بوو ئەوەنەتانە سند ئەوەنە گیریا و ئەوەنە سندتان تا دەوڵەت ئێرانی کۆڵی داچوە دواوە. ها دەی ئیستم مهریە سندن بوو گەسۆ کڵاو بەرداری بۆ کەنیشکەکان ئاماریان ئەواتە سەر و نرخیان ئەواتە سەر و ئەم کۆلکەمەلا بەڵبەختە چ کارەس؟ بێژێ من ئەغدیان ناکەم. ئەرێ ئەمە کارم مەردەمە، ئەمە کارم مەلا بوو کەنیشکی سە داوای حەقت تەلاقەکەن بەر لەوەی ئەزدواجکەن داوای حەقت تەلاقەکەن. ئاخە کاورای کاولێژە کەر لەکوێ کەوتی کونە لەکوێ دڕیای. ئەمە کارە سەقەتە ئێوەمانانەوە هاورتانە ناوە ئەم مەردمە هاروگە و پولەکی بووگە و لێ شێویاگە تۆوی ئەو بەسە ئیترمینا ڕابە هەسە خەڕگێ خەسە تۆ بووی واتە کرد و خەڕگی خەسە بۆ مەردمە گرتەوە. وا ئەم مەردمە سنەتەکانە خۆی تف کرد و قەی کرد، قەواعەدە کوردی و ئوسوولە کوردیە خۆی قەی کرد و تفی کرد سەرتان لێ شاوت. تۆ فکرەکەی مەلایە لە تریبونە مزگەوتا کە تەبلیغە شەریعەتە ئیسلام ئەکات مقەسەرە یا تۆیەک نۆرمەکانە جەهانە سڵتە تەبلیغەکەیت و هەرتکتان جەهانە کوردی نابوو دەکەن تۆ لەو پیاکتری. شێرکۆ بێکەس لە ئەو خاسترە، بەختیار عەلی لە ئەو خاسترە، وا یەکی یەکدانە تەوتان گرکەسە دەست و کەوتک نەسە گیانە ژیانە کوردی و جەهانە کوردی و ئینسانە کوردی. ئێوەمانان ئیزە تۆ لە مەلایە خاستری. دێ ئەگەر ئەم مەردمە خۆی نەیگەرەکە نیم کیلۆ تەڵاو 500 سکە بدات خۆ هیچ مەلایە زۆری لێ نەکرد بکەم کارە بکە. بۆ ئەیکا ئەم مەردمە بۆ تۆ مەم کۆڵانە بە پەنجەنایی لەسەر ئەمە قسە بکەی؟ ها بۆ حەملەی پێ ناکەیت و گۆرانی بێژی بەسە ئیتر ڕابە هەسە؟ بۆ قسانە ناکەی؟ هاتووە ئیستر لە بانە و لە سنە و لە زۆر شارەکانی تری کوردستان
گەنجەکانمان ناتوانن ژن بێنن باشە جەنابەت بە من ئەڵێ مەلعون ئەو کاتەی کە سونیەکان هێرشیان کردە سەر یارسانەکان من ئینسانێک بووم کە دیفاعم لە هەردوو لایەن کرد وتم شەرمەکەن ئێوە هەر دین و ئاینێکتان هەبێ خوشک و برای یەکترن کەسی یەکترن ئێمە ئینسانین کوردین باشە با یەک شتی ترتان پێ بڵێم ئێوە کە مەلان و پێشکەوتووی ئەم ئاینەن و ئەم ئاینەتان لا پیرۆزە ئاینی ئیسلام باشە بۆ زەواجی متعەتان دروست کردووە زەواجی متعە هەمان سیغەست منزورت مسیارە ئاغای ناسرە ڕەزازی زەواج بۆ ئێوە فشارتان هاوردگە ئەیچی بۆ ئێوە خەڵکتان وەکو چی کۆش داگەسە ناوە ئەم شارانە و ئیمکاناتە ئەزدواج نییە و خەڵک مەشە هەڵی گرتگە و چی بکە دەینێن ڕێگە حەلێکی وادابرین چی بکە تۆ تەبلیغەکەی بۆ ئەزدواجە سەفید ئەو ژواج واوەداتەوە یعنی برای سیغە خوشکی سیغە بۆ دش بەوە ڕاناوەستن ئەمە ڕووسپیخانەیەکی محتەرەمانەیە ڕووسپیخانە یانەیەوەکی کابرایەک شتێکی تەبیعی بە پوڵ ئەفرۆشێتەوە تەوەجۆکەی ئاغا گیان تۆ بۆ گۆرانی وە پوڵێژی تبقە هەمان منتەقە سەرمایە دارانە کە هونەر کالایە تۆسوە تۆ ئەیفرۆشیتۆ کاورایش مەیلسی خۆی وەکالا ئەوێنێ خۆی ئەفرۆشێتەوە تۆ چه ئینتقادێکە لە ڕووسپیگەری هەست انتقاد ئێمە بەر ئەساس جیهانە کوردیە انتقاد ئێمە وسە ئینسان ناوێ کۆی لەوێت ناوێ کەرامەتە خۆی بنێتە ژیرە پا تۆ انتقادە چییە تۆ بەر ئەساسە چیت دێخۆ تۆ چەپ و ڕاست ئەکو ڕووزیای تۆ بۆ پوڵە پێنادەن خزمەتە کوردە کردگە و ئەمسالە تۆ بۆ دژ بەم شتانە ڕاناوەستن ئەمە ئاینە ئێوە ئێوبان بەڕێوە بەداخەوە بەڕاستی بەداخەوە من گلە لەو ناتوانم بێئەدەب بم گلە لەو ناکەساناکەم کە دەنگی منیان ئاوەها بۆ تەوتەئە بڵاو کردوتەوە خەڵک لە ماڵی خۆیدا دادەنیشێ ئەستەغفیرڵڵا کفری خوا دەکە جنێو بە خەڵکی تر دەدا جنێو بە سەر و کوڕێبەری کورد دەدا تێدەگەی بەڵام تۆ بۆت نییە دەنگی خەڵک زەبت کەیت و تەسجیلی کەیت و لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئینترنێت بە تایبەت لەم سەردەمەی دنیای مەجازیدا کە ئەخلاقیان بە خەڵکەوە نەهێشتووە یانێ تۆیسە درۆت کرد قسەیەکە کرد لە مەجلسەکە خوسوسیە ئەحلە حەق نییەی ناگەرەکە مەکە و مەدینە بگۆزی تۆ بێریتیە ڕێژا و تۆ ناگەرەکەم کارە بکەی ئێستا قسەی خوسوسیە کێ زەبتی کردگەم قسەی خوسوسیە تۆ قسەی خوسوسی چۆن کردگە ئەو تەرەفە وا ئەحلە حەق وگە قسە بۆی کردگە دەنگتی زەبت کردگە ئەو زەبتی کردگە و بڵاوی کردگەس و ئەمە بەرنامەیە لە پێش تەنزیم کردیاگە مەلایەکی ئاوەها کۆلکە بەلا دژی من قسە بکە من بۆم نییە دیفاع لە خۆم بکەم نابۆ ئەیکەی بۆ ئەوە من داتم پڵۆسان دەجار بۆ پیاگنی قسە بکەی ئەوە من داتم پڵۆسان دەجار کاورایی کاول دێ ئەگەر ئەمە نەمایش نییە بازی ناکەن تەکە یەکتریە بۆ خۆت نایتە قەرەیەمە جوابی نەدەم و ئیسە جواوداوە پشتشکان دێ قدرەتە ئیجراییە ئەو مەلاوە لەکوێ وا تەوزیقە کردگە کامەسە قدرەتە ئیجرایی یعنی ئیستا ئەو فتوا با خەڵک ماتەڵت ئەو فتوا با و تا تۆ هەڵدڕێ ئەمە ئیسلام نییە ئیسلام ئەبێ گۆڕان لە خۆیان دروست بکات
ئیسلام ئەگەر بێت و ڕفۆرم نەکات لەمە خراپتری لێ دێت. ئیسلام دەبێت گۆڕان لە خۆی بکە. بۆ ئیسلام چکارەس؟ کێن ئەمانە؟ قدرەتە ئیجراییان وا لەکوێ؟ مردمیان وا لە پشتا؟ دێ ئەم وەختی قسەی لە ناو مردمان ناخوا کاورە مەجبورە خۆی بگۆڕێت. ئەگەر قدرەتە حکوومەتی لە پشتانەوێت، ئەگەر بازوویە ئەمنیەتی نظامی لە پشتانەوێت، دەی وەختی ئەو قسەی ناوەڕێت ناتوانێ حکومێ بەرامبەر بە تۆبات چی تەغییری لە خۆی بکە؟ چی تەغییر بە؟ شەریعەت تەعتیل کە؟ بە جێگای ئەوەی کە بڵێن ئیزەدیەکان کەسی ئێمەن، یارسانەکان کەسی ئێمەن، عیب نییە تەنیا یەکگرتووی لێ دەرچێت کە من لایەنم بیستووە بەڕاستیاڵێن برای یارسانەکانمان برای ئیزەدیەکانمان ئێوە بڵێن نانی ئەمانە حرامە، ئەمانە کافرن، نانیان مەخۆن، مەچنە ماڵیان. جەنابی مەلا ساڵح، من دێمە بانە تۆش لە بانە بڕۆینە ناو خەڵک، بزانم کاممان احترامان زۆرترە، بزانم کاممان خزمەتی نەتەوەی کوردمان کردووە. ئێوە ئەسڵ لە قورئانیش نازانن بەداخەوە، چونکو ئێمە مەلای گەورەی باشمان هەیە. ئێمە کەسی وەک مامۆستا شیعەزەدینمان هەبووە. ئێستا من ناوی زیندوەکان نایەنم کە لە باشوور و لە ڕۆژهەڵاتە چەندێ ئینسانی چاکمان هەیە. ئەوە وڵا کاک مەسعود مستەفا وتی مەلا مامۆستا شیعەزەدین راپۆرتەری ساواکوگە لە خاتراتی ئەوتکیسی. ئەگەر ڕاستەکەن زمانی عەرەبی زمانی من نییە، تەڵقین بە کوردی بخوێنن، چونکە تەڵقین بۆ مردوو نییە، تەڵقین بۆ زیندووە. ئێوە لەسەر قەبران تەڵقین دەخوێنن، بەداخەوە خەڵکەکە لێ تێناگا، چونکە زمانی ئەو نییە. ئەوەندەی تورک زیرەک نەبووین ئێمە کە کەڵک لەو ئاینە وەربگرین بۆ پێشکەوتنی خۆمان. بۆیە ئەڵێم قسەکانە خەیلی فەلسەفین، خەیلی ئەمیقە، خەیلی ئەمیقە. تەڵقین بێت وە کوردی بخوێنی، کوردی خەیلی ئەمیق و قسەکانە. ئەوەنەی تورک زیرەک نۆگین استفادەی لێکەین با باعثە پێتێژم. ئەو ئاینە ئێوە واتان لێ کرد کە کورد کا بە کۆیلە، کە کورد کا بە ژێردەست. هەرچی دەوڵەتی موسڵمانە دژ بە کووردە. یەکێکی وەکو ئەردۆغان کە دژی نەتەوەی کووردە تا سەر ئێسقان، بۆ دژی ئەردۆغان قسە ناکەن. بەداخەوە من هیچ مەبەستێکم نییە کە تەوهین بە هیچ ئاین و دین و مەسلەکێت بکەم، بەڵام ئەگەر ئیسلام ئەمە بێت من نیم. من ئاینێکم دەوێت کە ئینسان تێدا حورمەتی هەبێت، ئاینێکم دەوێت کە ئیسلام تێدا ڕێزی هەبێت، کە ئینسان تێدا ڕێزی هەبێت. ئێوە خەریکن بەس لەگەڵ ئەو سوخۆرانە هاتوچوو ئەکەن، ئەڕۆن بۆ تەعزیە، ئەڕۆن بۆ مارەبڕین، دەی سوخواردنیانە شەڕ لەگەڵ خوا. بەداخەوە زۆر بەداخەوە حیف کە خۆ پس ئێمە نەمانزانی تۆ بۆ دژایەتی دین ئەەکەی، سرفەن بۆ خاتریەوەی ئیجازە نادەن بە تۆ ئەحیانەن بەناوە گۆرانی بێژێک و متربێک نان بخۆی. دەلیلەکەت ئەمەسە تۆ ئیستا اختلافە سنفیت هەستەکە قشرم مەلا، سنفە ئێوە تەکە سنفە مەلا مشکڵیان هەست، ئەو سەرفیترانەکە و بەرەکاتی ئەوەڕێت، تۆ پوڵە شاواش و پوڵە گەعدە ئەوڕێت. یا ئا لەگرا منزورە ئێوە ئەمەسە کە جامعەیە ئێمە ڕێگەیە خۆی بدۆزێتەوە. ئای ناسرە ڕەزازی، کوردبوون بە زوانە من ئێستا باسە بیدڵم کرد، وا یەک فارس لێی تێناگە کە ئەدەبیاتی خوێندگە، هەمان کەلەماتە، چون جەهانەکەی فەرقەکە. من و تۆ یەکتری نافەهمین، تۆ دنیای فاسدێکت هەست، دنیای تۆ دنیای ئێمەی کورد نییە. تۆ
چۆن تۆ ئینسانێکی مەسلحەت تەڵەبی، ئێمەی کورد نە مەسلحەت تەڵەب نین. تۆ ئینسانێکی منافقی درۆزنی، نان وە نرخە ڕۆژخۆری، ئێمەی کورد نان وە نرخە ڕۆژخۆرە منافقە درۆزن نییەین. جزء ئوسولە ئێمە نییە، جزء قەواعدە ئێمە نییە. تەوەجۆت کرد نەک لەبەرەوەی گۆڕانی ئێژیت، نا لەبەرەوە نییە. تۆ درۆزنی لەبەرەوەی بۆ لقمەنانە خۆت ئەکۆشی و ئەیفرۆشی تۆ بەناوە ئێمە. تۆ قەوارەی ئێمە بچووکەکەی، تۆ لەگەڵ دوژمنە هاوکاری ئەەکەی، تۆ لەگەڵ پرۆژەکانە دوژمنە هاوکاری ئەەکەی. بزانە من لە سەرەتاوە بە مەلاکەی شەموت بە تۆیش ئێژم. ئەگەر من ئیستە فکرم بکردایە تۆ ئینسانێکی وا فکرەکەی تۆ، وا فکرەکەی تۆ ئەسەم کوردیش نییە یا فکرەکەی تۆ کە پێگەی شەریعەت و قەوانینە شەریعەت قەوانینێکی ناقەسە و بەردەدردە کۆمەلگای ئەمڕۆی بەشەری ناخوات و لەزا لە پشتێحنێ مەسئلە وێسیاگی تۆ لە بەرامبەر دوگمەتیزمە جەزم ئەندیشیە ئەقڵ قفڵکردنە ئەوێسیایی. دەرنەتیجە ئەگەر دەرمقابڵە ئیسلام ئەوێسیای، دەرمقابڵە مەسیحیەتیش ئەوێسیای، یەهودیەتیش ئەوێسیای، ئەحلە حەقیە و عودویەیش ئەوێسیایی. عودویە ئیسلام نییە، ئێستا بێت سابت کە ئیسلامە و فرقەیەک لە تەریقەت گەلە ئیسلامیە. اتفاقا ناسر الڕەزازی ئەمانەی وا فرەقە تۆیە کە دوژمنە ئیسلامیت، ئەمانەی وا فرەقە عرفانیان هاورد بۆ ئیسلام، سوورەتە خشنە شەریعەتە ئیسلامیان تەتهیر کرد و تەلتیف کرد، دەرنەتیجە دینیان دەرونی کردو بۆ ئینسانەکان. حاڵیت بوو. پس تۆ لەگرا مخالفە جەزمەندیشی نییەی، تۆ لەگرا ئینسانێکی ئازاد بەر ئەساسە ئوسولە کوردی نییەی کە ئینسان ئازاد و مخەیەرە بێ قەید و شەرت، بێ مەسلحەت ئەندیشی. تۆ بە پێچەوانە خەریکی مردم لە چاڵێ دەرتێری ئەی خەیتە ناوە چاهێک. تۆ لەم دووگ ئەندیشی پاڵیان پێوە ئەنەی بەرەو ئەو دووگ ئەندیشی. جا بۆ خاتری ئەوەی کە سابتی کەین تۆ هەم لە یزیدی ناوت برد هەم لە ئەحلە حەقیە. من دەرمۆردە هەرتکیان بۆ دەخوێنەوە، دەرمۆردە هەرتکیان با مردمیش بزانن. کتاوە یزیدیان یا شەیتان پەرستان نووسینە دکتۆر محەممەد التونجی، تەرجمەیە دکتۆر حسانە مقدەس. کۆتاه بۆ تێژە من پەیڕەوانە یزیدیە کێن، پەیرەوە کێن. شەیخ عودەی بن مسافر، تمام تاریخ نگاران و زندگی نویسان اتفاق نظر دارند که شیخ عودەی بن مسافر که یزیدیان خود را بدو منتسب می کنند مردی صالح، زاهد و پرهیزکار بوده است و تمامی آنان نیز تأکید می کنند که نسب او به خاندان بنی امیه باز می گردد. اسم کامل او شیخ شرف الدین ابوالفضائل عودەی بن مسافر بن اسماعیل بن موسی بن مروان بن حسن بن مروان است. او مرشد طریقت صوفیه معروف به طریقه عدویه است. وی در سال 476 هجری قمری 1074 میلادی در روستای بیتفار که در 37 مایلی جنوبی بعلبک لبنان واقع است به دنیا آمد. اما همان بعلبک
و امثال علامه مجلسی و امثال شیخ بهایی احیانا بم تاریخ یهود نوسیگه بو تئوریزه کردن تشیع تین لای صفویه حالی بوی ای بم قرآن بپنجه تو دجایتی اسلام اکی حد چیه تو بو خریکی ام صوفی بازیه اکی تمسری به دنیا آمد و پسرش مسافر ابن اسماعیل مسلمانی معتقد بود. همو بود که به فرزند خود شعائر و آداب و رسوم اسلامی را یاد داد. مادر او زنی به نام یزیده بود. منطقه‌ای که شیخ عدی در آن به دنیا آمد و نشم و نما یافت، یعنی منطقه بعلبک، در آن هنگام تحت تصرف خلفای فاطمی مصر بود. شیخ عدی پس از گذراندن دوران کودکی جهت کسب علم رهسپار بغداد شد و در نزد بهترین استادان روزگار منطق و شرایع آموخت و از دوستان و همشاگردان وی در بغداد عبدالقادر گیلانی مؤسس طریقه صوفیه قادریه است. صفی الدین حاکم اردبیل پس از دیدن شیخ عدی او را چنین وصف می کند: او مردی چهارشانه، گندمگون، تند مزاج، با دو چشم سیاه کوچک است. شیخ عدی از اوان جوانی به ریاضت کشیدن و زهد معروف بوده، چون دل و جانش هوای گوشنشینی و عزلت نشینی داشت، رو سوی روستای لالش کرد. همچنین قبل از او صوفی و زاهد مشهور ابوالحسن علی که او نیز دارای صفات اموی بود بدانجا آمد و در همانجا درگذشته بود. ایزیدیان فرقه عدویه تصوفن، صوفی بازی، شیعه بازی، یهود بازی 250 سال گذشته. آقای ممکورانه به پنجه. اما باب مسر اهل حقیه بلوی برو مسر اهل حقیه. ناصر رزازی تو فر تاریخ بازی اکی، تاریخ بازی تو فر ساسانیان بازی اکی، تو امان زوانیان هورامی بوگو ایرانی بازی اکی، تو فرم کاره اکی. با من پیت بیجم بزانم حج کسیک لم تاریخ یهود نوسیگه، حخامنشیانی ناسیگه، اشکانیانی ناسیگه، ساسانیانی ناسیگه، فکت بوتیرمو حلم تاریخ یهود نوسیاگه. تیکه بو اخوینمو لابن بلخی فارسنامه صفحه 154. ابن بلخی فارسنامه صفحه 154 800 سال پیش. ام پرتوکه شی هنا او وقت بیتا او تنیا کسی که اشاره به بریچت اکاد و حج کسی لم سرزمین نازانه تا سال پیش هخامنشیان کین او ایجیت و چون بخت الناصر گذشته شد، پسری داشت نمرود نام، یک چندی به جای پدر بنشست و بعد از او پسری داشت بلتالناصر. بلتالناصر نام همچنین منصب پدر داشت، اما کار ندانستند کردن و بهمن او را عزل فرمود و به جای او کیرش، با خلق فکر نکن من اشتباه خوینده بو، کیرش، و به جای او کیرش را بگماشت و تمکین داد و فرمود تا بنی اسرائیل را نیکو دارد و ایشان را باز جای خیش فرستند
و هر که بنی اسرائیل اختیار کنند بر ایشان گمارد. ایشان دانیل را علیه السلام اختیار کردند و این کیرش را نسب این است: کیرش ابن احشوارش ابن کیرش ابن جاماس ابن لحراسب. و مادر این کیرش دختر یکی بود از انبیاء بنی اسرائیل. مگر ایوان نتانو دم دایکی من دانا بوگو زاوای خوامانو مگر ایوان نونم تاریخ بازی تانه کرد. ایوی زرتشتی باز، ایران باز، یهود باز، تاریخ باز کاورای مم کلانه بپنجه ده ایستخو کیرش یهودی لاو درهاو. خب ادامه دین. گفتندی و برادر مادرش او را تریه آموخته بود و سخت دانا و عاقل بود و بیت المقدس را آباد کرد به فرمان بهمن و هرچه از مال و چهار پایان و اسباب بنی اسرائیل در خزانه و در دست کسان بخت النصر و در خزانه بهمن مانده بود به ایشان داد. و بعضی از اهل تواریخ گفتند در کتابی از پیغمبر بنی اسرائیل یافتند کی ایزد عز وجل وحی فرستاد به بهمن کی ایزد. استدیتان کلمه کی یهودیه، کلمه کی خوسراو کاوس کی دیتان یهودیه، امیش یهودیه. کی ایزد با کی بهمن نوساگیسی که ختنه کنی خیشتن را و شرع کار بندی و بنی اسرائیل را نیکو داری و باز بیت المقدس فرستی و بیت المقدس را آباد گردانی و او همچنین کرد و این توفیق یافت و نام آن کتاب کورش است. و مادر بهمن از فرزندان طالوت پیغمبر علیه السلام بوده است و دختری نژاد راقم ابن سلمین علیه السلام زن او بود. راهب نام و برادرش زربابل را مدتی ملک کنعان و بنی اسرائیل داده بود تا آنگاه کی گذشته شد و شهر فسا از پارس و شهر کی آن را بشکان گویند و جهرم آن اعمال بهمن بنا کرد و مدت ملک او 112 سال بود. و چون گذشته شد از وی 5 فرزند مانند 2 پسر یکی ساسان دیگر دارا و 3 دختر یکی خامانی دیگر فرنگ و 3 دیگر بهمن دخت. و اما ساسان با آنکه عاقل و عالم مردانه بود رغبت به پادشاهی نکرد و طریقت زهد سپرد و در کوه رفت و دارا طفل شیرخوار پس پادشاهی برخمانی که دختر بزرگتر بود قرار گرفت. قومی گفتند دارا پسر خمانی بود از پدرش بهمن و چون او وفات یافت دارا هنوز نزاده بود و مادرش پادشاهی میران تا او بزرگ شد و روایت اول درست است. تا اگر اما زنی من هیچ کسی نزنی خامنش یانکین و اما تنها اشارتی که و کیرش یک اشارت لابن بلخی فارس نامه ام کتی و یهود نوسیاگانه ایمش گیر من کرده و دست مشتی طول سوزانی و دانش رولو مجوری استباب زانین ام آقای ساسانی باز سانسان باز سانسان خانه لکی و ما نزانی گیانه ساسانیش وجودی هست لکی و زانی گیانه
محەممەد نەسیرە فرسەتە شیرازی هەنە 90 ساڵە پێشە. محەممەد نەسیرە فرسەتە شیرازی تاریخی نووساگە. عجب. هركس النواري. عجب. متعسفانە من ئەم تیکەوە عەکسم لێ گرتبوو نێسم نەم هەناردگە. ئومیدوارم کە فەیسبووکەکە قەت ئەم تیکەیەی کە نووسا بووم استفادەی لێ بکەم مەوجود نییە. خولاسە محەممەد نەسیرە شیرازی خەریکە تاریخ نویسی ئەکات، 7 زوان ئەزانێت، وەگەرەکیسی تاریخێک پڕ لە ئەوهام و خورافات دوور کاتۆ و ئیستا یەواش یەواش تاریخە ئەشکانیانی تەواو کردگە وەگەرەکێ بڕواتە سوراغە ئالە ساسان تا ئەم مردمە 100 ساڵە پێش بزانێ ساسان کێس، کەس نەیزانیگە ساسان کێس، و ئەم چووگە لە کتێوگە لە هندی، کتێوگە لە عیبری و یونانیا ساسان دەربێرێ کە ساسان کێس. وەلێ ئەمەم کۆڵانە بە پەنجە ئەهات ئەم تڕەهاتیە لەم تەلەڤیزیۆنانی حەلیمە بڵاو ئەکردو، ئێرانی بازی ئەکرد لەم تەلەڤیزیۆنانە حەلیمە. ئەمما بێمە سەرە ئائینە ئەحلە حەقیە. ئائینە ئەحلە حەقیە ئەم ئەدیانە جەدیدە تەسەوفە سدیقە بۆرەکەی کتێوێکی دادەرەوە بە ناوە نامەیە سەرنجام یا کەڵامە خەزانە. تاریخ انتشار لە انتشاراتە هیرمەند 1375. بۆرەکەی لە سەرەتای ئەمە یەک گوزارشێک ئەدا لە ئەحلە حەقیە. کە من تیکەهایەکی ئەخوێنمەوە. من معزەرەتم هەست ئەمانمە متاسفانە. هیچی.
بهر صورت آقای صدیق بۆرەکەی ئەم ئەحلە حەقیە بە تەسەوف ئەزانێت و بە شاخەیەکی مهمە لە تەسەوفی ئەزانێت. و مەبسووت لەسەری قسە ئەکا متعسفانە من ئەو تیکە وامەشیە بم خوێندایەوە. خب لەگرا سۆرایەندەگانە بارگە بارگە سۆرایەندەگانی کە ڕسالەی بارگە بارگە را بە نازم دەراوەردەاند هەمە ئەس پیران و عرەفای بزرگ قەرنە هەشتمە هجریاند. عرەفای بزرگ قەرنە هەشتمە هجری کە بەرخی ئەز ئانان ئەز مردم سەرزەمینهای کوردنشین بودن و عدەی هەم ئەز هند و چین و عراق و کشورهای دیگر بە ئەورامان ئامەدەاند و پس از ریاضتهای فراوان به مقام سلوک و پیری رسیدند و در ردیف 72 پیر قرار گرفتند که از پیر سلیمان سیستانی، پیر قابیل سمرقندی، پیر رکن الدین، پیر مکائیل دودانی، پیر نالی مردینی، پیر طاهر اصفهانی، پیر شمس علمدار، پیر کمال مامولانی، پیر راستگوی قرداغی، پیر تقی شاهوئی، پیر حیدر رغستانی، پیر تاج الدین فارس، پیر حسین کاشانی، پیر محمود بغدادی، پیر عبدالعزیز بصرئی، پیر ابراهیم جاف، پیر سلیمان اردلانی، پیر خالق اردبیلی، پیر منصور شوشتری، پیر عیسی شقاقی، پیر حیدر کلمیدانی، پیر مالک گوران، پیر مامل ماهیدشتی و پیر ناصر بختیاری و الا ماشاءالله. خب پس اما تا اگرا زانی من طبق قصه گوبینو، طبق تاریخ حبیب الله لوی که حبیب الله لوی ایجی امانه و حتی عدویه لبازماندگان یهودی و اثبات یعقوبن. ام فرقه اما گشتی تاریخ سازیه ها، اما گشتی دین سازیه ها. ولی تابزین تو لچی دفاعکی تو لفرقه کی تصوفه خلیکی دفاعکی، لفرقه تصوفه خلیکی دفاعکی وكو جماعة الشيخ نهرو يكن لتعصبات ودوغماتيزم وأحمقية يكن لو ملا أحمق ترنون كم ترنيا. وأما كي هات لقرا بري مسائلي مطرح كرد أم آغا دا كتاويك بناوي نوشته‌های پراکنده درباره یارسان اهل حق به انضمام فرهنگ لغات گورانی تألیف صدیق بۆرەکەیی مطالبێک مەطرحەکە تا بەحسی کەیم زانین چینەوە مەطالبە. من خشتێکم هاوەرد استفادەم لێ کرد ولی ئەم خشتە ئاغای بۆرەکەی و کەسانێکی تر کە ئەمیانە چاپ کردگەوە تەکایایەکی تر دەستکاریان کردگەوە من ئەسڵەکەیم وت. جایسە پێ دێژم ئەسڵەکەی لەکوێوە تێتە دەر و دەستکاری کردگەکەی لەکوێوە تێتە دەر. ئەم هاتکە بەحسب بەحلوولەکە لەگرام لە سەفحەیە دوانزە هەمان خشتی هاوردگە ئەژێ ئەوواتەی یاران ئێمە دیوانین ئەوواتەی یاران هەنیمە گێڵین یەکیەک شاران تا زیندە کەریم ئائینە ئێران ئەوسە تا زیندە کەریم ئائینە ئێران. یەکێ لەو جێگانەی وە ئێران بازی شاهنامە بازی کەیبازی تیاکریاگە متونە منتەسەبە بە ئەحلە حەقیەس لە دەورانە متەئەخرە
کە سدیقە بۆرەکەی لە خەزانە ئێژێت ئێمە دوو دەستنووسمان لە بەردەسا بوو هەرتکیان ئەگاتە 1330 خوردەیەک کە من 1350کەم بە دروستزانی و ئەستفادەم لێ کردگە و خاناترە هەر بۆیە من ئەگەڕێمەوە سەر ئەو مقدمە کە ئەو دەرمورد دەستنووسەکان قسە ئەکا واتە بیشتر مطالب کتاب عرفانی و فلسفی است و این نتیجه اندیشه اندیشمندان و متفکرین آن سامان بوده که در قرن 7 و 8 هجری میزیستند و چنین برمی آید که آنان طرفدار فلسفه اشراق بودند فلسفه‌ای که شیخ شهاب الدین سهروردی در دوره اسلامی آن را بیان کرده است همان فلسفه‌ای که افلاطون ابراز کرده بود و طرفدار پیرو سلوک معنوی و مجاهدت است خب این نامه لمقدمه که نوساگسی این نامه که اولین مجلد از تفسیرنامه سرانجام و نامزد به بارگه است به گویش شیرین و گورانی یا اورامی سروده شده است و مهمترین جزء نامه سرانجام دارای 72 بند است که آن را 72 پیر سراینده سرودند که در هر بند آن فکر مخصوصی غلبه دارد و در آن به پیغمبران خدا بزرگان نامآوران پهلوانان و سلحشوران ایران زمین اشاره شده است و به یکی از کتاب‌های عرفانی به شمار می رود که امید است بیاری خداوند بزرگ بتوانم همه اجزای نامه سرانجام را به چاپ برسانم برای پیدا کردن و جمع‌آوری این متن رنج فراوان برده ام و جاهای زیادی گشته ام و شهرها و شهرکها و روستاهای گوناگونی را پیموده ام تا سرانجام در خانقین به چند نسخه آن دست یافتم و پس از آن تمام آسایش خود را صرف نوشتن و شرح و تفسیر آن کردم که امید است برای پژوهندگان و پویندگان ایرانی سودمند افتد و دیگران نیز از آن بهره ببرند بارگه به معنی خیمه و خرگاه است و در اصطلاح صوفیه ذات خداوندگار است که در جهان هستی جلوگر می شود و آن را روشن و تابناک می کند و مردم هم از آن بهره‌مند می گردند. به متن این کتاب 72 بارگه خداوندی در جهان نزول کرده است که هر کدام از آنها در زمان معینی فرود آمده است بارگه نخست در کوی اسرار یا عالم ارواح فرود آمده و پس از آن به کعبه اقدام نزول کرده بارگه دوم در قلعه‌های کوهستان‌های دور و نزدیک در دل مردمان جای گرفته و سرانجام پیمان روز نخست باوران جاودانی یاران بسته شده است و بنا به بارگاه‌های دیگر پس از آن انسان خلق شده و تخمه انسان در جهان آخیشجی پراکنده گشته و از روی حرص و آز با همدیگر به نبرد و ستیز پرداختند و پیمان ازلی را از یاد بردند و بالاخره جنگ و جدل و خونریزی و دیو پرستی در میان آنان پیدا شد و آنگاه خداوند پیامبران مبعوث می دارد تا مردم از آنان پیروی کنند و راه حق بگیرند و به حق بازگردند بنا به بند 71 چون بارگه ذات احدیت الهی در دریای بیکران فرود آمد گوهری تابناک در آن پیدا می شود که یاران برگرد آن می آیند و از آن بهره‌ور می شوند و بنا به بند 72 روزگار تاریکی و ظلمت سپری می شود و روشنایی و فروغ پدید می آید و راه روش‌های خداوند در میان مردم گسترش می یابد همه با دلی پاک و روشن با نور الهی به خداپرستی می پردازند. اوی که بوتانم خوندو فرقه تصوف اهل حقیس آی من کولانه و پنجه
خب ئەم ئەواتە یاران ئێمە هاتین وتمان ئەمە ئائینە کوردانە نە ئائینە ئێران. خۆ هەر بۆ ئەوەی وا جەدیدەن تەرەفدارانە سپا پاسداران فێرە ئەمە بووگن ئام توڕەهاتەی کە ئەمساڵە بۆرەکەی نووساگیانە و ئەو تەکایا خەریکن ئەیوەنە بەرۆ بە عنوانە فەرقە و دین و پیربازی بەناوە دینۆ ئیستا هەر لەگرا ئاغای بۆرەکەی خۆی بە تەناقوزە خاتەوە. بالول ئێشێ قەرنە دووەمە هیجری وێت وەنێ لەگرا تێنە قەرنە چوارۆم دەورانە بابا سەرهەنگە دەوانی سەفحەی 56. ئێژێ بابا سەرهەنگ در یکی از دو بیتیهایش از 7 امش نه نتوانی بخونی تو اما مثلا دین زرتشتی و که تو نتوانی تلفظی کی ام زوان هندیه تو نتوانی تلفظ کی ام شاسپندان یاد می کند و می گوید هفتنم در آسمان ها سردسته فرشتگانند که هر یک به کاری سرگرمند و هر یک دنبال کاری هستند و در آسمان ها پراکندند آیینش را هم نمودار آیین پیشین کردان جایسه خوی لپرانتز نوسا یسی زردشتی آیین پیشین کردان چون آقای بهلول قرن دوم ایجی آیین ایران بابا سرهنگ قرن چوارم ایجی آیین کردان تا تو لپرانتزا بنوسی زردشتی آی صدیق بورکی اویش هر کردان بو من آیسته تاریخم بو تو خویندو که هیچ ایرانی کلمه ایرانی نبیستگه شاهنشاهان هخامنشی ناسید چون استتو آلگرا هات کی لنا و امن سخت دسکاریت کرگه ایران تی قلطان دگه تا به یارمتی درویش قلندر کرنی تو بی شاهنامه بازی و کی خسرو بازی بکی کی ایوه دروس اکا تو ناصر الرزازی است خریک چیت خریک فرقه سازیت لنا و مردم کرده است شر سنفی اکی تکملا تو است گرکتم ملابازی بکی اسلام و شریعت طریقت بخیت برانبری یکتری تا بعدن لإيران قوري فرهنگية امانه هر كامبونو صاحب كانتون خويان همان سياسة وكورش يهودي كريسي يعني تو بي أقلية سازي بكي وأم أقليتانا بناو الدين سازيا لناو الدوغماتيزمو تصوفا جيريان بي بري خاندان منتفع بونو نان بخون ولي أم مردمت دا بوسين هل واك خليك زوان بازين هورامي بازي كالهورستان بازي هاس يقريكا رفيقا كيتو إسا خليك كالهورستان بازي أما يعني چي؟ يعني سرزمين كردوار منشقة كان بقوم فرقي ديني لنتاشياق بويان أتاشن وكو الشيخ نهروي وازي نجان كرقسو تا بعدن تحت ناو باراستن كمينة هر كام لما نبكنا كانتون وأمانة تمام قدرتي كإيقرن شيا دوغماتيزم بوغني وفرقة بازية تا نناويا منافع مادية عديق بمينيتو وكو تو درسه لقرا چی گموی جهان کردی گموی لقرا چی گموی دسالات مردم کرد گموی گشتی گموی ام اوینو حاشیه قدرت دولت ایرانی او جار کاورای اهل حق باز بو خاطری اوی تکیه سی حیدر بیلیتو تاران قدرتی پی ادات پشتی ها به تارانو تا او جار تکیه کس نزانی پشتی ها به تارانو تا او جار هورامی بازی و زوان هورامی پشتی ها به کیوه ها به تارانو تا جاف بازی نیخواد تا کرد بازی نیخواد
چۆن مردمێ نابود ئەەکەی وا نابودی ئەەکەی تۆ دەسە ئەم قەس هاتکی ئەم کارە ئەەکەی وەێ حەج کەسێ نایەت بێژێ ئەم یارسان بازیەوە دروستیان کردگە ئەوەڵەن یارسان ڕەبتی وە دینۆ نییە دوو من ئەم درۆانەی وا ئێوە ئەیکەن لە سەفحەی 56 مەجبور ئەوی ئەکەویتە درۆ و ئێژی لەگرا بابا سەرهەنگ وتکێسی ئاینە کوردان لە پەرانتز باز پەرانتز بەستە زەردوشتیەت ئەما شەشاسپەتلان معلوم نییە چییە و گوێ بگرە مەم کۆڵانە بە پەنجە هەر لە کاورای شیرازیە 80 ساڵە پێش وە تاریخ نویسی ئەکا نەقلێکە بۆ بخوێنمەوە و تاریخ نویسی ئەکا کاورای مەمور و حکوومەت هەناردگیانە تاریخ بنووسێ جوولەکە تا من تیکێکە بۆ بخوێنمەوە ئەژە گفتیم در تخت جەمشید هر پادشاهی که بانی امارتی بوده نام خود را بر سنگ نگاشته مثل داریوس و زرگرس و غیرهما. این فقیر مؤلف پس از آنکه ترجمه خطوط منقوشه بر احجار تخت جمشید را از کتاب اشپیگل حکیم و غیر آن دریافتیم نام آن سلاطین از برای من مجهول ماند. ام آغا چوگه آغای اشپیگل حکیم اشپیگل ام کتیبه خوینگسو که نام داریوسی واتیا نام آن سلاطین برای من مجهول ماند. نمازانی ما سلاطین کین کام سلسلن پادشاه کی بوگه ام آغای کی ایجیتی آغای شیرازی ایجیتی محمد نصیر فرصت شیرازی لكتيوة آثار العجم جلد أول صفحة 256 90 سالة بيش. نام آن سلاطین از برای من مجهول ماند. همچنین اسم بعضی از طوایف را که در آن کتاب و جز آن نوشته بودند نامعلومم بود و ندانستم داریوس کیست و زرکرس کدام. چندی در این خیال بودم مراجعه به بعضی از کتب تاریخ می نمودم از جمله ناسخ التواریخ که در آن نامی از آن سلاطین برده نشده مگر 2 نفر داریوش نام که به جای سین مهمله شین معجمه است یعنی به نقطه و نقطه در و آنها را فرمانروای بابل دانستند آنان را فرمانروای بابل دانستند از آن هم مجهول ما معلوم نگشت. یعنی امل ناسخ تواریخ داریوش یک مندوزی و که داریوس اشپیگل حکیم نیه و او فرمانروای بابلوگه نه تخت جمشید بازم مجهول ما معلوم نگشت. اوکی و مشکل ما حل نگردید تا از عنایت یزدانی و اتفاقات آسمانی شخصی از اهالی روس در شیراز به سیاحت آمده در نیم فرسنگی شهر در باغی مسکن گزیده و چند روزی توقف نمود. از بعضی استماع رفت که علم تاریخ سلاطین قدیمه را نیکو می داند و بعض کتب معتبره در این علم را همراه دارد. فقیر به دستاویزی پای به محضرش نهاده طرح الفتی به میان آورده کتبش را سیر نموده از آن جمله کتابی یافتم به خط روسی که از زبان پهلوی و یونانی و غیرهما ترجمه کرده بود و اسامی سلاطین عجم را که در آن زمان خودشان چه نام داشتند به یونانی چه نام و به پهلوی و غیره چه نام همه را نوشته بودند. ترجمه آنها را ملتمس شدم. مسئولم مقرون به اجابت گردید و مقصودم حاصل آمد. محمد نصیر فرصت شیرازی آثار عجم جلد اول صفحه 256. چون کاورای فارس 80 ساڵە پێش 6 زوان ئەزانێت
نازانێت داریوش هەنە کامە سلسلەس نازانێت بعد تۆ تێ هەڵدریاک لە متون تا کەیقوباد و کەیخەسرە و ڕۆسەم و زاڵ و ڕوودابە و بیژەن و مەنیژەی واتیە گشتیشی متونە متەئەخرە 100 ساڵە ڕابردووە ئێوە کێن ئێوە دەستگاهە جوولەکە سازی بەر عەلەیه ئوممەت و کوردین ئێوە دەستگاهە دینسازین ئای ڕەزازی شۆهرەتە یەهودیە تۆ یەهودیت ڕەزاز و کەزاز و بەزاز و ئەمانە گشتیان یەهودین تۆ یەهودیت وەکو شێرکۆبیەکەسی یەهودی وان نەنکی یەهودیە ئێوە بۆ خەریکن وا ئەکەن دەلیلی هەست بۆ خاتری ئەوەی دەوڵەتە ئێرانی لە گوزارە خۆیە هەمان کارێکە ئەم کوورشەوا کەس نایناسێ و ئیستە گشت کەسێ ئەیناسێ ئەمە بەرنامەی ئایندەی سەرزەمینە ئێمەس تێن مەردمە ئێمە منشەق ئەکەن بە فرقە بە زوان بچووکیان ئەکەنەوە تا لە دوگمەتیزم و قەتیسماگی و جەزمەندیشیە خۆیان بۆ مەنافع عدەیە بچووک قابل کنترۆڵ ون و کورد هەتایە لەبین چێت و تەمەدونە کوردی هەتایە لەبین چێت پەسای مەم کۆڵانە بە پەنجەتۆتەکە جەزمەندیشیانەویت کە ئەم داستانە دینە ئەهلە حەقیە لە گشت کەسێک کەسیفترە لە ئیسلام کەسیفترە هەر وەکو عدویە لە ئیسلام کەسیفترە ئەگەر تۆ ئەمانە بە کەسیف ئەزانی تۆ کێ تەکەمەلایەکان مەشغوڵتی کردگان مەردمە وا پێ بکەی کێ ئێوە کێ وا دارتانی کردگە ئیستە عیدەیە جەماعەتێ لەو مەردمی ئێمە وا پەیان بە کاولیە ئەم مەسائل دینیە بردگە تەسەوفیە بردگە دەستیان لێ هەڵگرکە تو دووبارەیان کەی تۆ سۆفی بەناوی یارستان دەسوێتەکە مەردمە خۆی وە چاو خۆی فسادە پیرەکانە ئەمانە ئەوێنێت و ئەزانێ ئەمانە ئینحراف دریاگە لە سەبکە زندگی واقعیان و لە مەتنە واقعیان و ئەمانە گشتی دەستخەڵوەس و جەعلە من ئەمانمە خوێندۆ تا بە بەڵگە پێتی سابت بکەم تۆ وایتە ناوە کامە کاروانە ئێوە وانە ناوە کامە کاروانە ئێوە وانە ناوە ئەو کاروانە وا مردمە ئێمە نابودکەن تەمەدن و کوردی نابودکەن جەهان و کوردی نابودکەن و لەبینی بوون مردمیش وەختی داناکانی نەمێنێت تۆ بەڕاحەتی ئەتوانیت بە کەسە ساختە کاولی کەی وا خەریکن ئەم جامعە کاول ئەکەن لە تریبونە مزگەوت و لە شاشەی شەبەکەهای مەجازی و بەناوە ڕەحبەرانە حیزبی و بەناوە کوردبازی و زوانبازی خەریکە کاولکردن ئەم مردمەنە دەنا حیچکام لە ئوسولتان دروستنە و ئەم شەڕە زەرگەڕیە بۆ ئەکەن نە ئەو لە پشتە ئیسلام و شەریعەت وێسیا و نە تۆ وایتە پشتە ئازادی و ڕەهایە لە تەقەید و تەعەبود دینە درۆکەی کارمەندن هەرتکتان کارمەندن وا حیچکام لەم ئەهلە حەقیە نەها بێژێ ئاغایە سدیقە بۆرەکەی چۆن بەهلوولە مائی لەوێ ئێژێت ئەو واتەی یاران ئێمە دیوانین ئەو واتەی یاران هەنیمە گێڵین یەکیەکە شاران تازیندە کەرمێ ئائینە ئێران بەڵام 200 ساڵ دوای ئەو باوا سەرهەنگە دەوانی ئێژێ سەرهەنگە دەودان ئەس کەنامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەڵێ ئائینە کوردان ئیستا چۆنە ئەو ئێرانی وتکە ئەم دوای ئەو هاتکە ئێژێ کوردان هەر خودە بۆرەکەی لە دوو جێگا ئەکەوێتە تەناقۆز هەر لەو کتێوە چۆنە تۆ ئەقڵ قوفڵەکەی لەم مردمە ناوێ مردمە پەی بە حەقیقەتە خۆی بوات
بە میراسە تاریخی خۆی بوات، بە میراسە تەمەدونیە خۆی بوات. وا ئیستە جەماعەتێ کەوتگنە گۆران بازی، زوان بازی، هەورامی بازی. ئەی تۆ تەکە ئەم گشتە پیرە چییەکە ئای گۆران باز وا گشتیان جافن. دەروێش قولیە کرندی سرايندەی سەدەی 13 هجری به این داستان اشاره می کند و می گوید مرداس تازی و گشت مالەوە زەحاک و شاهی 1000 ساڵەوە کوردان ئەو دەمگشت نەیاڵەوە فەرەیدون وەزەر گورز گۆپاڵەوە نەکردن تەمام دنیاوی دوور منزل کوڵمەوت و مەرگ داخڵ بین وەگەڵ. تەمامە ئەم زەحاکبازی، کاوەبازی، ڕۆسەمبازی، کەیبازی، کەیخۆسرەوبازی، تەمامە ئەمانە هەنە دەورانە متەئەخرە بەناوە مشتی جەعلیات و ئەمساڵە سدیقە بۆرەکەی و تەکیە خامۆشیە داگیانەسە دەرەوە لە فرقەسازی لە سەرزەمینە ئێمە. ئێوەیش بەجێ ناوەڵۆ و کوپڕۆن تۆزی ئەقڵ بگرن تا بە کەسێک بە زوانە منتەق و ئەقڵ و تەکیا قسە بکەن. ئەنا بنوارنە قیافەتان لە ئەحمەق لە ئەحمەقەکە. منزورم تۆی واو کا من تەنووساگە کاورای ئەحمەق. وا من لەم بریتانیا بگرم 2000 شەقەتێ هەڵەدەم. بڕۆ تماشای ئاینە بکە خەجاڵت لە خۆ بکێشە. پیرە خەرەفت. پیرە خەرەفتە ئەحمەق.